سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت و خۆشحاڵین کە ئەم شەویش لە بەرنامەی پاشیف لە شەوی 21 ڕەمەزان ئەوە من و ژوانی هاوکارم لە بەرنامەی ڕۆژ باش مشکم لەخێر ئەگەڕینەوە بەڵام لە بەرنامەی پاشیف چکە بە بەردەوام هەرڵێم ڕۆژ باش بەڵام یەک مانگە سبحان الله زمان کە لەسەر شتێک ڕادێت ئینشاءڵڵا ئەم یەک مانگە کە زمانمان لەسەر زکری خوا لەسەر عیبادەتەکان و هەروەها لەسەر ڕازگۆیی لەسەر باشەوتن ڕاهاتووە هەر بە هەمان شێوە چونکە هەموو شتێک وەک دەبینین ڕاهاتنە فترەیەکی زۆر لەسەری ڕابێت ئیتر زمانت لەسەری ڕادێت و ئینشاءالله ڕابین لەسەر هەموو ئەو کردەوە ڕەفتارانەی کە باش و پەسەندن لای خوای گەورە هیوادارم کە ئەم شەویش کە لەگەڵ ئێمەن ئەوە شەوێک بێت کە ببێتە مایەی قبولبوونی هەموو ئەو دوعا و نزا و پاڕانەوانەی کە لە لای خوای گەورە بەجێتان هێشتۆ ئینشاءالله دەستان بە بەتاڵی ناگەڕێتەوە و شەوت باشە وی شەواتە باشتر و خۆشتر ئینشاءالله. سلام علیکم و رحمة الله و برکاته. ئەم کەتینات ده شەوێت دومایگەدا هزار جا شکر و حەمد و سەنا بووی خودێک و سەحەت دایەمە ئەم گەهاندی نەوان شەوە و شەوێت لەیلەت القەدر ڕەنگە دوان شەوەدا 21 23 25 27 یانجی حتا ڕەنگەتی دیشدا بوو چونکە خودی هات ناو دا بەرزەکەی دوێتم زیاتر خوب واستنی کە چاو خودی تعالی مازنی خوگوتی بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. شبكة بقدر دوهات يا خوري في قرآن بيروس. تو چه زانی که او شبه چند داب قدره؟ جبر هندی بلاوان شبه. زیاده تر خوب واستینی. هرش اف شبه درگیت مزگفتا سپاس بخودی. هر چند کرونا جهبت لی پرین ما تندرستی درگیت مزگفتا سپاس بخودی الحمدلله دفکرینه. او مسلمانه تماشای تلویزیونی یا جی برنامه نکن زیاده ترشین خود نزدیکی خود بکن پریکاچون و مزگفت الویل طاعت و عبادت بکن ان خودش همیا قبیل که تو ان خود ما بختت ویش ویدا کو شو لیلة القدر و طاعت و عبادت و دعایت همین بسرمانه قبیل ان شاء الله. جاجوان سپاس بو خوای گەورە من و تۆ بەختێکی باشمان هەیە چونکە زۆرن ئەوانەی کە حەزەکەن ئەم شەوانە بە زیندوی ڕاگرن بمێننەوە تا نوێژی بەیانی سپاس بۆ خوا کە ئەو دەرفەتەی بە من و ژوان و هەموو هاوکارانی کە لێرن پێیداوین تا بەرە بەیان تا کاتی ئەبانگی بەیانی ئەوە ئێمە بێگومان کە ئێستا بە خەبەرین دوای ئەوش پاشێوەکەین و نوێژەکەین ئەمێنینەوە بۆ ئینشاءالله ببێ بە نسیبی هەمووتان ئەم شەوانە بمێنەوە چونکە نازانین کامێک لەم شەوانە شەوی قەدرە بۆی کە ببێ بە نسیبمان ئەوە ئەم شەوانە بەزین خودی باعتکاف انشاءالله حساب کێت ولا یوم ضاف مزگفت دانین باز وریجی هەمی هەوڵێکی دین کو ئەخفتنەکە خێرە بکەین و بسم الله و پۆشی بۆ ئەفشەڤەژی دەست پێ بکەین. بێگومان لەوەتەی مانگی ڕەمەزان هاتووە ڕۆژمان بۆتە شەو شەومان بۆتە ڕۆژ بە شەوانە خەریکی عیبادەتکردن و کارکردنین بە ڕۆژانیشە زۆر کەس هەیە ئیسراحەتەکات و هەندێکی دیکەشێن نەخێت هەر لە کارەکانی بەردەوامە ڕێک بە پێچەوانەی مانگەکانی دیکەوەین مانگەکانی دیکە بە ڕۆژ چالاکێکی زۆر و هاتوچۆیەکی زۆر بەهۆیەوەی کە ئێستا بە ڕۆژین زۆر کەسیش کارەکانیان گۆڕیوە شێوازی کارکردنیان لەبەریکە لە جاتی بەیانیان کارکردن شەوان کارەکەن بۆ نمونە جوتیارانی دەشتی شارە زوور بەهۆی ڕەمەزان دوای بەربانکردنەوە شەوان تا کاتی پارشێ و دەچنە ناو زەویە کشت و کاڵیەکانیان و کاری ئاودێری دەکەن لە کاتێکدا ئەم ساڵ وشکە ساڵی ناوچەکەی ئەوانی گرتووەتەوە بەڵام جوتیاران لە ڕێگەی بیری ئاوەوە بەڕووبوومەکانیان لە باڵێن لە ناوچوون ئەپارێزن و ئاگان لێ دەبێت بەو شکڵە ئاویان دەدەن بەرەف گشت و کاڵیا نیفشە بزانین کۆچەوە کارد کات بۆ جوتیارەکان گرنگ نییە ئەوان دەیانەوێت بەرووبوومەکانیان لەم کەم ئاویە بپارێزن درەنگانێکی شەوە و سەرقاڵی ئاودێرین و بەرووبوومەکان بە شەو ئاو دەدەن دەڵێن جگەلەوەی ئاودانی شەو باشترە بەرووبوومەکانیش لە نەخۆشی و ئافات پارێزراو دەبن بۆ کشت و کاڵ شەو ئاودان لە ئافات و نەخۆشی دوورە لەبەرەوەی ئەگەر بە ڕۆژە ئاو دێ ئاو لەناو گۆرا وەستا کۆمەڵێ ئافات و نەخۆشی هەیە تووشی ئەبێت لەبەرە شەو ئاودان بۆ زەرعات زۆر مهمە دوای بەربان کە بەربانمان کردو دوای بەربان ئێمە تێم بۆ ئاودان هەتاوەکو دەوری سێ شەو ئاوە دەین لێرە ئەمجا ئەڕۆینەوە دەشتی شارە زوور دەشتێکی بەپیتە بەڵام ئەم ساڵ وشکە ساڵیە و بۆیە جوتیارەکان لە مانگی ڕەمەزانشدا شەو و ڕۆژیان خستوەتە سەریەک بۆ ئەوەی لە وادەی خۆی ڕەنجی شانی خۆیان بخۆن
جگا بەروبوومەکانی تەماتە و پەتاتە و بیبەر و باینجان و پیاز ئاودێری گەنمیش دەکرێت. لە پاش بانگی مەغریبەوە هەتا نزیکی پارشێ و لە نێو دەشتی شارە زوور ئاوی بەرهەمەکان دەدرێت. ئێمە بۆ هاونیشتیمانەکانی خۆمان شەو ڕۆژە خەینە سەرێک بۆ ئەوی بەرهەمێکی باش خەینە بەردەستی هاونیشتیمانانی خۆمان بۆی چێژ لە تام و بۆن و ڕەنگەکەشی وەربگرن با بڵێن. ئێمە ڕۆژانە کەوا ئێستا لە مانگی ڕەمەزانین کاتێ بەربانگ بن پاشێوان ئەڕۆین این بۆ دەشت دوای بانگی بەیانی کە هاتین بۆ دەشت دەستەکەین بە ئیشکردن و ئەوە بەتەنەن تا سعات 9 بۆ دەی بەیانی دەی بەیانی ئەڕۆینەوە لە ماڵا خەوین تا سعات سێ دێنەوە سەر ئیشەکانمان تا کاتی بەربانگ کاتی بەربانکەینەوە هەتا سعاتێکی شەو ئێمە ئاوە دێرین چکە ئێمە کاتەکان لە بەڕۆژە لە بەرەوە ڕەمەزانە ناتوانین زۆر بەردەوامی لە ئیش و کارەکانمان چکە زۆر زەحمەتە گەرمە زۆرە ناتوانین خۆمان ڕاگرین ئەبێ 4-5 سعاتێ دانین بۆ ئیسراحەتی خۆمان بۆی ئێمە شەوەکەی شەخەینە سەر ڕۆژەکە بۆی بتوانین ئیشەکانمان تەواو بکەین. بەداخەوە کە وشکە ساڵی ڕوو لە وڵاتمان کردووە کوردستانی عێراق بەگشتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە ئێستا ئاودێری گەنمەکەین ئاودێری پیازەکەین ئاودێری تەماتە و بیبەر و باینجان و ئێستا لەم حەقلاین ئاودێری پەتاتەیەکەن ئێستا ئێمە هات شەوانە هەتا سەعات 1 تا 2 شەو لێرە خەریکە بین دوای کە کاتی پاشێ و هات ئەڕۆینەوە پاشەی خۆمانەکەین و تۆزێکە خەوین تا دەموبیان هەم دووبارێنەوە بۆ ئیشەکان. گرفتی کەم ئاوی و کەمی باران ئەمساڵ تەنگی بە جوتیاران هەڵچنیوە. ناچار لە هەر کاتێکدا بێت نۆ بە ئاویان هەبێت دەست بە ئاودێری سەرجەم بەروبوومەکان دەکەن تا لە وشک بوون و لە ناوچوون بیان پارێزن. ئەڤیناتا کوردستان 24 دەشتی شارە زوور. ماشاءالله کارێکی بزەحمەتە خودی خێرەوانە بنووسێت ڕۆژ مرۆڤ هەر شتێکی بینێت یا بزەحمەتە بجارە بشەوێ بەس بای یعنیش بەر گەرمی و ڕۆژی بینێ بەلکی بۆ ئەستراحەت بەتایبەت ئێستا ژوان چونکە وشکە ساڵی و باران نابەر ئینشاڵڵا خوا ڕەحممان پێ بکات و بخاتری ئەم ڕەمەزانە بارانێکی بەڕەحمەتی خۆی بۆ سەر هەموو مسلمانان ببارێنێت و هەموو جیهان بەگشتی. اللهم آمین. بێژاوێ جارێ بەرەف زاخ و بچین کابزانین چه هەیە زاخ و چەند ڕۆژێکی هەفکاری ئیسلامی دیر کەتی جارێکی هات بوومە ئاخف كشهوي زاخوما بحث كردواني كأفشبال چیز ده هي. السلام عليكم. اسلام افدمي تباز باني كاتو افشبال كيفي زاخو چه كشهوا چه طيبت منديك هي طيبت تيجي هي رمضان ده وب طيبت تيجي ده شفت دو ماهي كده. صلاوت لبيت. بله صلاة الواجب جوان جاردي قدري هم فكرة جهاندم و پشتی هفتیه گاز باورم افشبال ما بابتك جداتر جشون در بازبوی هل بجارتيا السنور دبر زاخوا كذا أماجا بوكر كودريان همي مزجفتا وكيلنا شفا ليلة القدر الزاخو جلجوري رنمايان خبارزية نفيجت برانيا مزجفتان دا بريفادش لجدا جنفيجان ليلة القدر دنافا مزجفتان دا ما بابتها كدي هل بجارتيا كو أوجي خارنانان جرم دشفن رمضان دا بحكم كو باكور كردستان جدبر زاخو نزيكا هف سنوره گلک رنگ نانی گلک خارن و خارن کل باکور کردستان تنه درست کردن بر زاخوش کفتین یعنی خلکی وان جهال زاخوش کار که تو جهان تایبت بوی کاری و وکرینه از اگر قصدا نوا و فرنه بکم جوان براستی یعنی هندکی نان جیاواز شد که در نان کل ودری هیا چجا که دیه زاخونای تا چه کردن الویرا چند جوره که نانی تنه چه کردن از بارم یعنی گرکت وان جوه کی امجد بجن گله کی مازنون نانی وانا مازن ترى طيبت منديه كخوايا وطلبيه خلكي جني داخزه خلكي زور سر هيا وسط اگرم تور گرینو تبوم بحث بك يعني تبقاش كي دري تبقاش كيري وقف نانا يكيري واينا زاخو تشد از خواهی باکور مخلک سرتمه و افنانه هم هاتنا ویده شولد که بوی خدمت کردستان بوی خدمت عالمه که باش بکی سپاس و یعنی من گلک داخازیا وینانی دیگه پیزای ما لحمجون ما کاده ما و مشهوره گلکی و پشت هنگه هم شولکی دیگه یعنی شول ما پاکش دریستاییه عالم گلک جاره قصد آمده که جبر پاکش جیه جبر تشتکی لو تشتکی اوتش حتیش جدهوک سلیمانیش اربیله حتیش دولت غریب جهاتنه صحامه گلک جاره هاتین ویده این چند جوره نانی چید کنه
ام ویدی سی چون نوع نانی هم چید که نان گروور ما هی نان هستا لواش هی هستا گروور هی نان دی هی و نان آرچخ هی پیده هستا درش از اینو که دخم بس اگر تو بم بحث بکنی هندکی گرکن و نانی اول مزنتر نشی بچی کن چه چید که اول یه مازنه هم دی پنج ساده گرکه بچگیه گروورا بو یه ربع کیاو و اما وصل نان درجة عن نفسه هنا اوج پنج ساده اما زحمتی ها وی چیکرن های زحمتی ها وید گل نان دی هیا قالك چه قالك تابع اول بفرت دا هم استعمال دکین قالك ماده اویدی انا متخذ دا ساعتك هفيروي ساعتك ونيفا يعني تقريبا هفيرا كان بيني خوري 3 ساعات دبوره بس قالك زحمتش شبی که ویروس هیا اینجا خواه پارزیت کم خواه پارزید هذا ويروس كمان ما بدا في منا زيدا هي نودا كابينو ملدا وقت هم شولي خلاص كين هم شي شقي بس تين شولي اما عنده باشه دست خاشیل وقت کم جوان او چند جوره که نانینه یعنی برچاف دکوون کنانه که جوازه براستی جله همی نانا خانه هم بجن فرنه یا نایت درست کردن الویره یعنی گلک از باورم نزیک متره که نان دبه یعنی هنده درجیای مازن چه دکن آب وی رنگی یدی داخوازی خلک جزور سره جخوا بو پاشی وانجی تدید خلک حس جنان گرم دکتن او خارنن کو خلک زیادتر زاخو بو پاشی وید خود الدف و چینه دست بکن گرک بخیرات بو مطعم حجی بسامی و ده اغلبه مشاكلها كودة بانيري اغلبه طلبت كن لف سوري طلبت كن ما خورنت هي مشاكل وكي بانيري وكي قيماق وكي هيك بينيا وكي قلي سيلو مريشكي هيا قلي سيلو قشتي هيا قلي هيك هاي همي نوعات همي مشاكل هركه مشاكل طلبت كد اغلبه كودة بانيري خورنت كردواري سب كودة قراد بانيري نا اف اغلبه ابتن الدف مرچه بله سيلا بله جوان اف بوی آوایی بو یعنی از بارم بیو نخواشیدی هندک جوینانه گرم مینا با ماستا که بتحینه که قیماق و هنگ وینه که خاربا لی ام دیری هفن حتی کوی بین زاخوامه و داخازی سر نام خارنا وینانی جبکر اما بی مخوش و صحت و عافیت بتیشم هم بین نانه تانیره نه چاوا صوت نه نوا کند کردیه بجن اسلام قال لك ممنون خودش ترازی بر صحت و عافیت بود جو هندانانی بکرا و هر مال بخیر خو کی تگوتی قال ماستا کی کردی بخو یمه خو مالی عافیت بود هر بجی بابت ما افرو يعني تقريبا قال لك لقجتشن وقال لك برفرها بابت آینی ما بسته منه جمع ام یکسر بچینت ما بابتی دا ایشالله وقت تیرامات کچین کیت ناو کومالگی ها رجالات نوارات طیبتی حتی الدف مجی قال لك بر بلاو يعني سيبشن تقريبا حسودات دل بي سي چاوزار يعني بچاف چون هر سيك جي بيك فات گري داينه هم نشين جيك جدا كين اوان بابت گرینگ افشه و خود حس کرد گل ما مستاش شمال دی مهوانی ما بد ما مستاتو گله بخیراتی رمضان و پیروز هر چند کیم جی ما و دی روزیم بجاست الله قبول کرد بارزان خوای پروردگار روز و طاعتی ام و او هم مسلمانان قبول کا ان شاء الله ولو شو پیروز مبارکه كشواني قدر خوای گور هم عبادت کان لی قبول کا دعا کان لی قبول کات بلا مصیبت و نخوشی لسر خاک و ولاتن لابد ان شاء الله ان شاء الله جامع مستا بود سپیکین که جوان بحثی وی کرد که ام بابت لروشالاتی نوراس بتایبتی بین عراق و بتایبتی تر لکردستانی زور بر بلاو که بحثی لی و اکرتو تنانت وکو دیارده کیش زور جار ابین رد جواب زنین چندک اما للای خلق راسته باوری پی اکرت و خوی لأصل دا چند راسته لروی قرآن و سنت و چون باس لا چاو کراو باس رتا لا چاو باس بکین جاد دواتر دین سر باوتکانی دیکش بله طبيعي امام مسلمانين مصدري تشريع له قرآن وحديثه راس خلقك باوري بتساو نفسها خلقانه كان يدي لبر زور خوين نوي بي لبر ثقافتي بي لبر او منهج علمي كخوين ديوتي رنگ زور باوري بمسائل روحي نبي برانوكو مسلمان چون بروان وای که انسان زستیه نخوش بید روحیش نخوش بید یک لوشتانی که پیرن الامراض الروحيه نخوشی روحی کن بریتی لا تساو نفس کسی توج ببی بتساو نفس یان تساو زار لی بدات یا حسادت لی بدات لقرآن خوای پرودگار زور باسی حسادت یا کردی بصریحی بلام وکو شی تساو نفس باسی تساو نفسی نکردی بحسادتک زور برونیه باس کرده
خۆی پەروەردگار ئەفەرمێت ومن شر حاسد إذا حسد أي محمد صلى الله عليه وسلم خۆ بپارێزە لە شەڕی کەسێک کە حەسوودە دیارە حەسوودی جگە لە هەموو صفەتێک کە ئینسان لە صفاتی خراپ کە هەیبی خۆی گەر بە نەخۆشی وەصفیا کردیا بەڵام کە باسی حەسوودیەکە فەرمێ شەڕێکە لە ناخی ئینساندا ئەو کەسە بەخۆی ئیسراحەتی لێ هەرەژرێ وەلەما فەرمون حەسادەت کە کەسێک لە ناخیدا هەبی پێش ئەوەی زەرەری حەسادەتەکە بە کەسی بەرامبەر بیگەینیت لە پێش وەختە تەسیر لە خۆیەکە خەوی نامینێ ئیسراحەتی نامینێ خواردنی نامینێ ژیانی خۆی نابینی نیعمەتەکانی کە خۆی پێیدا هەستی پێناکە لەبەر کەسی بەرامبەر لەبەر برایەکەی لەبەر ئامۆزایەکەی لەبەر خزمەکەی لەبەر جیرانەکەی لەبەر هاوپیشەکەی کە هەستەکە خۆی پەروەردگار نیعمەتێکی بەو کەسەدایە ئەو نەیدایتە ئەو کەسی بەرامبەری پێش شایستە نییە ئەگە شایستەش بیت کەوە لە ئیسلامدا حرامە پێغەمبەری خوا فەرمێت تأكل الحسنات كما تأكل النار الحطب ئەفەرمێ حەسادەت هەر کەسێک هەیبێت ئیشی لەسەر بکات هەموو کردەوەکانی وردە ئەشواتەوە نایهێڵی هەروەکو چۆن ئاگرێک لە ئاوێکدا بکەی و ئاوەکە ئەو ئاگرەکەی کوژێنێتەوە لێ خۆی پەروەردگار زۆر باسی حەسادەتەکە لە قورئان حەسادەت عولەما فەرموون یەکەم صفاتی شەیطان بوو کە لێی بەدیار کرد حەسادەتی بە ئادەم برد عەلەیهی سەلام کاتێککە گوتی ئەسجد لمن خەلەقتە طینە سوزدە لۆ کەسێک ببەم کە تو لە خۆڵ دروستت کردیا و منت لە ئاگر دروست کردیا خۆی پێ مهمتر بوو بە کەمی زانی لێ عولەما فەرموون حەسادەت صفاتێکی شەیطانیە و هەر یەکەم تاوان کە ئەنجام درا شەیطان ئەنجامیدا لەوەی حەسوودی بە ئادەم برد کە خۆی پەروەردگار ئەو ڕێزەی لێ نابوو کە ئەمری کرد سوزدەی ڕێزی لۆ ببرێ پاشان ئەفەرموون حەسوودی یەکەم تاوانیش بوو کە لەسەر زەوی ئەنجامدرا کە دووکڕەکەی ئادەم عەلەیهی سەلام کە یەکیان برایەکەی خۆی کوژی لە کاتێک کە خۆی پەروەردگار مەسئلەکە هیچ نەبوو تەنها ئەوەندە بوو خۆی پەروەردگار ئەو دنیا گەورە و گرانەی دابووی هەردووچیان خۆی پەروەردگار ئەو کوڕی کە سەدەقە و خێرەکەی بە پاچی کرد خۆی لێ قبول کرد لەوی قبول نەکرد هەر ئەوەندە یان حەسادەت ئیلا بە سەرۆت و سامان نابردرێت ئیلا بە جوانی نابردرێت حەسوودی بە خۆشویستنیش ئەبردرێت وەکو برایەکانی یوسف عەلەیهی سەلام کاتێک حەسادەتیان بەر برای خۆیان قالوا ليوسف وأخوه أحب إلى أبينا منا ونحن عصبة بابا قلتيانو بابم يوسف براكي زياتر خوشري لما لو أما بياوترينيان أو أما إيشيكين يوسف سيا من دالك بابم أوندا خوشري وبرياريان دا بيكوجن وبرياريان دسلنا أو زرجي براي خويان بنين وبرياريان دا بشي فروشن براكي خوي وشروه بثمن بخس دراهم معدودة خويا فرمي براكان يوسف أوندا دل بيس وناخ بيس بون أوندا حسود بون بس لو كبابيان زارش كيوسفي خوش نبيتوا براکەی خۆیان فرۆشت زۆریش ئێستاوایە زۆریش ئێستا خەڵکی یەک دێفرۆشی برایە فرۆشی ئامۆزای فرۆشی هاوپیشە و هاوکار یەکتریە فرۆشی خیانەتی لێکە تەنها مەسئلەکە حەسادەتە تەنها بەو بەشەی کە خوا بدایتە جەنابەت ئەوەی بەرامبەرەکەت برادەرەکەت ڕەفیقەکەت هاوپیشەکەت پێی رازی نییە کاتەوە تەقسیمات خوای گەورە فەرمی ئەم یەحسودون الناس على ما آتاهم خوای گەورە فەرمی ئەوانە حەسوودی بەشتەکە بن کە خوا پێداون نحن قسمنا بينهم معيشتهم في الحياة الدنيا أفرمي إيما وتقسيمات أنا كرديا أتوسي في رازي نبي باشان أجن أو نعمة أخوة لسرتو نيشت أخوي پروردگار بوليستان نويتو أبي تيمن نخيرها أبي تيمن تنها علماء فرمون الحسد هي التمنى زوال النعمة أو إنسان الناخي ده حزي لين يخلش برانبر زعق براشي بي وكو براكان يوسف ككوري بيغمبر بون حزي لين أو نعمة أو إنسان هي زعق بخوشي نيبيت باشا ما مستعني حسادات وەک ناف وەک پەیف قورئانە پیرۆز دەهات یا بێش زۆر gelek jara û rojane em tiştê can bînîn em mirovê keşxet bînîn em tirombêlê can bînîn em çi bikîn ew hesîdiya dilê me de dernekevit yan jî em nebîne mirovê hesîd ku Xwedê Teala lenetê li me nekir çi em hemî tişta bînîn em tiştê kesê zîrek bînîn em yani wekî tu bêjî her kesekî hesîdiyek ol dev hey bes çi bikîn ku nederkevit بەڵێ تۆوی حەسادەت هەموو کەسێک لە ناخیدا هەیە بەڵام هەندێک کەس ئیشی لەسەرەکات هەندێک کەس ئەی شارێتەوە شاردنەوەکە دەلالەتی ئیمانە پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم هاتنە لای گوتیان فلانە سەحابە تازە خۆیە شوت ڕاستەخۆ لە شوێنی خۆی بەربووە فەرمووی لەبەر چ کو وای لێ هات گوتیان فلان سەحابە بە تەنیشتی دا تێپەڕی گوتیەوە پێستی چەند جوانە لێرە پێستی ئافرەتانە ڕاستەخۆ سەحابە بەربووە پێغەمبەری خوای بانجی ئەو سەحابەی کرد لە حەدیثەکە ناویەدا ئەفەرمێ على ما يقتل أحدكم أخاه باشا قلت ينقول له برا يقدي أنقول برا يقدين لو يقدي كوجن كعلماء فرمون بلغي لسوي كحسادة إنسان يكوجي بكشتين يداوك حديث كيد كجوا أفرمي يدخل الرجل القبر والجمل القدر حسادة لهركس يك بدات تساو نفذ لهركس يك بدا أقل بياو دا بكشتين يدا دايهاتنا وقبر أقل حشتر بدا دايهاتنا ومنزل بس بوي راق السري ببري بيغمبري خوي فرمي
لۆ برایەکەی خۆتە کوژی هەلا بارەکتە لەهوو لۆ ئەگەر ئەدی برایەکەت ئەوەندە جوانە لۆ نەتەگۆ یا ڕەبی خوای گەورە بتپارێزی سەڵاوات لۆ لێ نادا لۆ ئەسڵ وایە کە ئینسان شتێکی دی معجب بوو بە جوانی کەسێک معجب بوو بە سەرۆت و سامانی کەسێک بە سیارەکەی بە خانیەکەی بە عیلمەکەی بە وتارەکەی بە زیرەکەی بە دەنگخۆشیەکەی بە پرچی بە چاوی بە هەر شتێکی کەسێک معجب بووی پێغمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم ادعو له بالبركه فەرمی دوعای بەرەکەتی لۆ بکە بۆ سەڵاواتی لێ بدە وبرێ بسم الله ما شاء الله لا حول ولا قوة الا بالله ئەو لە قورئانی شەر بۆ شێوازەی باسا کرا باشە مامۆستا ئەوە ئەگەر کەسێک بێوێت چۆنەڵێ لە خۆشەویستیە من ئەبینێت شتێکم پێڵێت بەڵام لەگەڵ ئەڵێت ماشاء الله کەسی تر هەیە بیری ئەچێت ناڵێت بەس من ئەبێ خۆم بپارێزم چاوەڕوانی ئەو نەکەم هەتا ئەو بێتدا بە من بڵێ ماشاء الله یان شتێکی تر بڵێت کە بە پارێزراوم من چی بکەم کە من پارێزراوم پێشەوەی کە ئەو چۆنەڵە ڕێگری لەو شتە بکەم ڕێگری لەو حەسەدە بکەم بەقووەترین هۆکار لەوەی کە ئینسان خۆی پێپارێزی تەوەکولکردن لەسەر خوای پەروەردگار وەکو خوای پەروەردگار لە قورئان باشترین ئینسان بەڵگەکان بە قورئان میتوە خوای پەروەردگار فەرمی یعقوب عەلەیهی السلام فەرمووی یا بني لا تدخلوا من باب واحد وادخلوا من ابواب متفرقه وتي اي كركانم اگر چونه مصر چونه لا عزيزي مصر ككركي خوي بني زاني او يوسف كوريتي وتي اگر چونه جوري انگو 11 برانا هر یک ول درکیه برون جوري بيك او مرون بخلق نري اي بابو 11 برانا او انا همي ايش كرن همي كاسبن كابلا باب يعني اصلاحات يا كرديا كركاني هاتينا كاسب يمكن لو يتساو نفذ لي اندا خوي افرمي لا اخير افرمي اوي كيعقوب قوتي هيز استفاده لي نكره لبي كركاني هل لقى داخلي ناو مصر بونو دزجير كران داخلي ناو مصر بونو دزجير كران برديان لا عزيزي مصر ذا خوي قال افرمي وعلى الله فليتوكل المؤمنون لاخير كيف افرمي يعقوب دادي ندا او خو باراستنا او ترسي لتاو نفس ولا حسادت وانسان دبي توكل لسخواي قال لو باشرين علاج بازي خوشكم توكل كردن لسخواي پروردگار يكم ودوم ذكر كاين بيانيان وايواران او وردانه کە پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم باس یکات وردەکانی بەیانیان و ئێواران ئینسان ئەتوانی لە گوگل بنووسە وردی بەیانیان و ئێواران یا بنووسە ئەذکار الصباح والمساء بیخوێنەوە بە سەوت هەیە بە دەنگ هەیە خوای پەروەردگار وەسائلەکانی ئاسان کردیا هەر کەسێک ئەو وردانە بخوێنێتەوە چاو نەفەس تەئسیری لێ ناکات وە خوێندنی سوورەتی بەقەرە لە هەموو ڕۆژێکدا خوای پەروەردگار ئەو ئینسانی لە چاو نەفەس ئەپارێزێت وەلەو لەحزەی کە کەسەکەی بەرامبەرت تعجبی خۆی بە تۆ دەرەبڕیت بە ماڵت بە سیارەت بە هەر شتێکت ألو لحظة پیغمبر فرمي سيد زار لبر خوتو بري الله أكبر الله أكبر الله أكبر ويانا قبران بركة لبيري تو ما شاء الله يبكى ببيري منه بري ما شاء الله يعني لبر خوتو صلواتي اللي بدأ تأتاو نفسك تأثير ناكات أي رقية شرعية كانك رقية شرعية أو كهي درباري رقية شرعية خلق رنگ زور نيزانت لبر مصطلح كتاس شتي نوع لنا وخلشي رقية شرعية بريتي لخويندني قرآن أو شخصيان لسر خوي يعني لسر غيري خوي كبيغمبري خوي صلى الله عليه وسلم قرآني لسر صحابي أخوينديا لسر حضرتي عائشة أخوينديا لسر مندالي أخوينديا وعائشة رضا ورحمة إخوائي لبي قرآني لسر بيغمبري إخوائي أخوينديا أو رقية شرعية قرآن هر سورتك بيت هر سورتك بيت بتابتي قل أعوذ برب الفلق ونازل بري باسي حسادتيات إله باسي أو شرانات ومن شر حاسد إذا حسد ومن شر النفاثات في العقد أو أنا كملك شر وبيغمبري إخوائي هربوش شوازي لسر حسن وحسين دستي لسر سيدانينا أو ذكريا كرديا كدواء إن شاء الله داشنين لكومنت كان أعيذكما بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة أو باريزم بخواي پروردگار لشر شيطان لشر تاو نفس أو زور مهمة لسر من دالا كانت بيخويني لسر خود بيخويني دز لسر سعري دوباره بلي وما أعيذكما بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة زور مهمة زور لما ركت الترساي بياني أو دز برانبر خاني كدرا بقرو بيخوينه لما دالا كانت الترساي ميوان هاتنو من دالا كت جوان وبرتاوا دز سري دابني وبيخوينه من دالا كت زيري قرد بدكتوري تانا بو بدرماني تانا بو نزق شي بو نزق سوني بو نبرسي بو نتايله وهيسي نبو زيرا كرانا اوستا حفظا لسلو بيخوين الا تساكبي او من دالا الا تساكبي زاوزوزو مهم الدعاء بعم خو باراسنا كان بذكر كان وبورد كان بقراني روجاني وليش نترسي هر كسي لتاو نفس بترسي زور يوهي زور لي ترسي دائما زيني لسرا هر نخوش بير تاو نفس لي دائما هر ساري شي نكا تاو نفس لي كابرا ساري خوي تعملناك هزيناك بسار اري تاو نفس لي دائما استابنما اللي نترسي بلام خوش البارزي حذر ورقرتن واجبه بس نابي لي بترسي بس ما مصلحه ببرا لبرك هر بيوندي بو هي مريكي شينكا بدستيا وملوانكيكي شين دائما لملياتي چاوزاركي حلواسي ولا درگاي مالكي لشوينكا اما تا چند دروسته به هیچ وازك درست نیه
پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من تعلق تميمة فقد أشرك فەرمێ هەر کەسێک شتێک هەڵبواسێ لەوەی کە بیپارێزی لە چاو نەفەس لە سەحر لە حەسادەت لە بەڵاو موسیبەت ئەفەرمێ شەریکی لۆ خوای گەورە بڕیاردا بە هیچ شێوازێک نە نوشتە جایزە نە چاوزار ئەو بەردەشینە زۆر کەس مامۆستا لۆ جوانی دامنایە زۆر شتی جوانتر هەیە ئینسان هەری واسیتی ئەوە ئینسان تەوەکل لەسەر ئەو بەردەیە کات پێغەمبەری خوا فەرمێ من تەوەکەل عەلی شەیء ووکیل ئیلەیه هەر کەسێک پشت بە بەردێک بە دارێک بە نوشتەیەک بەسرێ خوای پەروەردگار تەسمیلی ئەو دار و بەردێکە کە دار و بەردی هیچی پێ ناکرێت تەوەکل لەسەر خوای پەروەردگارەکەی ذکرەکانی بەیانیان و ئێوارانەکەی خۆت ئەپارێزی خوای پەروەردگار ئەتپارێزی ئینشاءالله مامۆستا خوددا دیوارەت ئاینەی ئیسلامیدا تو بچی بۆ نمونە ماڵە ئەیکی خڕابکی تڕۆمبیلۆ ئەیکی تێک بشکێنی گوناهێکە مۆزنە بەتاکیدی ئەیکی بکوژی یعنی دەبانجێ یانشی هەر چەکێکی هەبێت شڵە خودێ مەهەمیە پارێزت گوناهێکە مۆزنە قەتل واشە ئەیکی چاڤل ئەیکی دان ماڵ لێ خراپ کرد کوشت بریندار کرد هەمان گوناهاویە و بچەکە دەستی بچێتوی بریندار کە تیانژی بکوژێت تیانژی گوناهاوانەژێک جدایە یعنی ئەیکی چاڤ بەڵێ مامۆستا ئەمە هەندێک گوناهنا هەیە بەدەست ناکرێت بە زمان ناکرێت بە پێ ناکرێت بە سیلاح ناکرێت بەس بە ناخی دڵی ئینسانێکرێت یەک لە شتانەی کە زۆر گوناهە نەگە گوناهش بەسیتە حەسادەتە حەسادەت زۆر پیسە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حەسادەت لە کەسێک بدا وای لێکە ئەڕوا لەسەر شوێنێکی بەرز خۆی فراداتە خوارێ و خۆی ئینتحارەکە ئەوە یەکێکە لە نیشانەکان یەکێک لە نیشانەکانی ئەو کەسێک کە حەسادەت لێدایە خۆکوشتن فکر لە خۆکوشت نکاتەوە دائیمەن هەوڵی خۆکوشتندا جا ئەگەر بێت و ئەو کەسە بە سەبەبی تو وای لێ هاتبی ماڵەکەی تو بە سەبەبی چاو نەفەسی فلانەکە زوای لێ هاتبی بەتاکید گوناهبارە بیت گوناحێکی گەورەشە حەسادەت چ نیشانە دیرسەرویت دەردکەون ئەوێ حەسادەت سەرکەتی مەسەلەن vێکەتی ئەوەی کە چاو نەفەس لێدایە ئەگەر بە کورتی باسی کەین ئەو بە پوختی وەلوی کە خەڵک زۆر ئیسفادەی لێ بکات ئەو کەسێک کە چاو نەفەس لێدایە سێ نیشانەی ئەساسیا هەیە نیشانەکان گەلێک زۆرن بەس سێ نیشانەی ئەساسیا هەیە هەر کەسێک بی گەورە بی گچکە بی خاوەن خێزان بی منداڵ بێر کەسێک بی نیشانەکان یەکەم لە کاتی خەو ئەو کەسێک کە چاو نەفەس لێدایە خەوی لێ ناکەویت شەوان خۆی وەرەجێڕی 5 دقیقە خەوی لەکەی هەرستیتەوە 3 ساعت کە خەوی لێ ناکەویتەوە ئەو کەسە خەوی لێ ناکەوی دکتۆریەکە دکتۆری نەفسیەکە حەبی وەرەگری هیچ شوێنەی نایەشی شەوانە خەوی نییە عارەقەیەکی زۆرەکە لە کاتی خەو لێک نیوەی شوهرستەوە یەک پارچە لەشی عارەقەیە ئەو نیشانە ئەو کەسێک کە چاو نەفەس لێدایە خەوی ناخۆشە بینی لە خەودا بەردەوام ئەبینی سەگ پەلامارێدا یان سەگ پێوەڕی یان مار پێوە ئەدات یان پشیلەی زۆر لە ناو ماڵی خۆی بینیتەوە ئەو یەکێکە لە نیشانەکانی ئەو کەسێک کە چاو نەفەس لێدایە یەکێشتر لە نیشانەکانی کاتی خەو ئەوێ ئەو کەسە لە خەودا ئەبینیت کە لەشی لەکەی پێوەیە خاڵێکی پێوەیە کوتراوە وەکو کوتراوی لەیاتی ئەو نیشانەی ئەو کەسە چاو نەفەس لێدایە لە خەودا ئەبینی وەکو لولەی قەناز لەسەر لەشی دێت و ئەڕوا ئەو نیشانەی چاو نەفەسە لە خەودا پێتەنێت چاو نەفەستا لێدایە بڕۆ عیلاجی خۆت بکە ئەو نیشانەی ئەو کەسێک کە چاو نەفەس لێدایە لە خەودا پێتەڵێن لە خەودا ئەبینی ئەو کەسە قول ئەعوذ برب الفلق والناس یان بەخۆی ئەخوێنی یان ئەبینی کەسێک لەسەری ئەخوێنیت ئەو نیشانەی ئەو کەسە چاو نەفەسی لێدایە با بڕۆ عیلاجی خۆی بکە لە خەودا ئەبینی ئەو کەسە ئاگری تێبەرە بیت ئەو نیشانەی ئەو کەسە چاو نەفەسیا لێدایە لە خەودا ئەبینی لە ماڵی دووکەرە برندەبی دووکەڵ برندەبیت ئەو نیشانەی ئەو ماڵە چاو نەفەسیا لەسەر ئەو نکاتی خەو لە کاتی بە ئاگایی دڵتوندی زۆر باوەش هاتن لەشگرانی لەسەر عیبادەت پرت سەروەرینێکی سەریع لە مدەیەکی زۆر کەم ئەوە نیە وردە ئەگەر کەسە سەحری لێکرابی وردە نیشانەکانی لە بەدیارەکەی پرت سەروەرینەکەی دەست پێکە بەڵام ئەگەر سەحر بی لە مدەی یەکمان جێ بینی پرسی زۆر تەنک بووە لەشگەرم داهاتن زۆربوونی سەحر لێکردن گەل حەسەتەتی گەلە نزیکەیەکن زۆر نزیکن نیشانەکان بەڵام فەرقیشی زۆر ئەگەیانی بەوردی بڕۆی نای فەرقی زۆرە زیبکە لە سەردەموساوی دروستەبی بە کرێم چانابی بە دکتۆری چانابیت بە سابوونی چانابیت زیبکەکانی هەم لەسەر دەموچاوی زیادەبی هەم لەسەر پشت و ئاوانەشی زیادەبی بەتایبەتی لە ئافرەتان ئازاری مەعیدە قۆڵۆن و غازات و قەبزی ئەمە ئەو نیشانانەی کە باسەکەی مامۆستا ئەوە سەردانی دکتۆریا کردیە عیلاجی وەرگرتی چانە بووە و هەروەها سستی و تەمبەڵی ئەو هیچ تااقەتی خوڵقی هیچ شتێکی نامینێ ماڵی خۆی لە بەدرەکەویت ئیش و کاری خۆی لە بەدڵەکەویت لە ئیش و کار سار دەبیتەوە هەر ئیشە کە دەستی لۆبا نامینێت و ئەو نیعمەتێ ئەو تێیدا هەیە ئەو نیعمەتە نامینێت کە نیشانەیەکی زۆر ئەساسیە لە مدەیەکی کەم ئەو نیعمەتەی کە تێیدا هەیە نامینێت سەرۆت و سامانەکەی ڕوا سارەکەی لە دەستە ڕوا منداڵەکانی ئەڕۆن نەخۆشە بیت ئەو پارێکە دێتە بەردەستی هیچ بەرەکەتی تێدا نیە ئەو کەسێک کە چاو نەفەسی لەسەرە ئەو پارێکە دێتە بەردەستی هیچ بەرەکەتێکی نییە یان لە نەخۆشی سەرفیەکە یان لە سوڵحی سەرفیەکان هێن شتی زۆر بێفایدە سەرفیەکە ئەو نیشانەکان لە کاتی احتیاجی نیشانەیەکی تر ئەو کاتە کە قورئانی لەسەر بخوێنی
ئەو شخصە بڕاتە لای مامۆستای قورئانی لەسەر بخوێنی لە کاتی قورئان خوێندنەکەی بە بێدەنجی فرمێسک لە چاوی دێتە خوارێ و زۆر باوەشکەدا و لەگە قورئان لەسەر خوێندنەکەی زۆر هێڵن زەدا بەس ناڕشێتەوە بەس هێڵن زەدا ئەگەر ڕشاوە سحری خواردن یا لێکرا بەڵام تەنها هێڵنجی دێت و پێری ئەوە چی ئەرشەی وەرە نامەوەستا بەس هێڵنجم دێتێ ئەوە کو نیشانە لە کاتی قورئانی و هەندێک جاریش لەشی هەرەپەڕی لەگەر ئەوەی کە گوێی لە قورئانی بی و ئەم نیشانەکان ئەوەی و نیشانەکانیش گەلێک زیاترن. باشە مامۆستا جا کەسێک هەیە بۆ نمونە فترەیەکی زۆرە چاوی لێدراوە یان حەسەدی لێکراوە کەسێکیش هەیە مەسەلەن دوێنێ و پێرێ چۆن فەرقی ئەوە بکات کە کەسێکە دەمێکە چاوکاری لێکردو بەڵام بەخۆی نەزانی و ئێستا ئەو شتانە ئەبیستێت بۆ کەسێکیش کە نوێیە دەڵێ ئەو ئینسانی کە چاونەفەس لێدایە شتێکی زۆر ناتەبیعی لە ژیانی خۆی هەست پێەکە هیچ شتێکی ڕاستەڕی نییە هیچ شتێکی ڕاستە بەڵێ کۆن و نوێ هەست پێەکە لە کۆن ئەوەیە ئینسان هیچ عیبی نەبوو لە مودەیەکی سەریع چاو نەفەس لەگە سەحر ئەو فەرقیایە مامۆستا سحر بە تەدریجیە لەوانەیە بە 3 ساڵ کە تەأسیر بکە چاو نەفەس ئەو لەحظە تەأسیرەکە هەر ئەو لەحظە کە ئەو کەسە چاو نەفەس پێ بکەی ئەکرێ هەر ئەو لەحظەیە بکەویتە زەوی ئەو لەحظەیە نەخۆش بی ئەو لەحظەیە تووشی زەخت و سوکەری بی جا کوبزانی زۆ قەدیمە زۆر شتی ناتەبیعی لە ژیانی خۆی هەست پێکا و شخصە دائما لەگەڵ ماڵ و منداڵی کێشەی هەیە دائما بەخەمە خەوی هەر باش نییە کاسبێکی هەر لۆ نایە دائما نەخۆشە و لە خەستەخانەیە دائما شەڕ و ئاژاو لە ناو ماڵی زۆرە منداڵەکانی هەمووی لە قوتابخانە فەشەل دینن ئەو کەسێک کە لە قەدیمەوە چاو نەفەس لە زارێ چاو نەفەسەکە عایلی و ویراسیە مایتۆلیان مایتۆ عیلاجی خۆیان نەکردێ ئەو شخصی کە لە نوێی چاو نەفەس هەستبێکە ئەبینێ ئەو ڕای بینێ لۆ سپینێ وەزعەکان تێکەچی نەخۆشە بی ئەرن دوورێ ئەو کەسە لە ماڵی مەدانی هیچ عیبی نەبوو ئەوڕۆ جەڵتەی لێدا و لە خەستەخانەیە ئەوڕۆ ماڵی ئاگری تێبەرەوە ئەوڕۆ تووشی ئازارێک بووە لە شانوملیان لە پشتیان لە قۆڵۆن و لە غازات و لە لەوانەی کە دوونێ ئەو نەخۆشەی نەبووە و ئەوەی کە زۆر ئەساسی مامۆستا لە مەسئلەی چاو نەفەس زۆربەی کات لە فەحز هیچ دەرناسی ئەو ئینسانە وێرانە هیچ یعنی هەرناسی تۆ خواردنی پێ ناخورێت ئیشتیهای نییە نووسنی نییە ئیسراحەتی نییە پێ ناکەنی دەستی لە هەموو ژیانیە شوتیە لە یەک فەحسی دکتۆریش دەرناسی مامۆستا تو کارەساتەکەت باس کرد گوتت ویراسیان بووی مایتەوە حسادت مەسەن لە بنەماڵەیدا لە باپیرانیدا لە ئەوەش هەیە یانێ ئەوەش هەیە چۆن نەخۆشی جەستەی لە ویراسی و ئەگوازرێتەوە بنەماڵە هەیە هەر بە ئامیان زۆربیان جەڵتە لەیان نەدات بە ئامیان زەختیان هەیە لە منداڵی و سوکەریان هەیە بە ئامیان ئەسلاحن بە ئامیان کەم بینانە بە ئامیان نەزۆکن ئەو چاو نەفەسەش ئەگوازرێتەوە لە باوانیان بە تایبەتی لە ڕێیداک زۆر ئەگوازرێتەوە لە ڕێیداک زۆر ئەگوازرێتەوە منداڵ هەیە دەهینە لایمە مامۆستا نووسنی نییە خواردنی نییە ئەزیڕینی هاوارەکە شەوێ هەرەسیتۆ ئەترسێت ئەمە هیچ زۆربەی جار لەسەر منداڵەکە هەر ناخوێنن ئەرن منداڵەکەی لابن داشی بینن کە قورئان لەسەر داشی خوێنی داچی زۆر وێرانە بەخۆشی هەستپێکا داچی یعنی ئەو نییە برێ داچی برێ وڵای من هیچ عیبم نییە ئیلا بەخۆی هەستپێکا لە دڵتوندەکەی لە خەوی لە عەسەبی بوونی لە ڕاستلەچینی لە خەوی لە بێتاقەتی عیلاجەکەی ئاسانە هەتا ئەگەر ویراسیش بە قورئان خوێندن نەزول من القورئان ماوە شتە مامۆستای بەڕێز کەسێک کە سوکەری هەیە ئامادەیە 15 ساڵ حەبی سوکەری بخوات زەختی هەیە ئامادەیە 10 ساڵ حەبی زەختی بخوا خەڵکی مە زۆر بەعەجەلەیە ئەڕوا سەردانی مامۆستایەکێکە هەر ئەو لەحزەیە چانە بوو واز لە هەموو شتی دێنێ ئەو ئینسانە دەبی تەدریجیان بەتابەتێک گە نەخۆشی قەدیمبی ئەکید دەبی مانگە دوو مانگ لەگەڵ عیلاجی بڕوا ذکرەکانی بەیانیان وێرم کە دوای ئینشاءالله کۆتایی بەرنامەکەی عیلاجێکی پوخت بە هەموو بینەرانەرێ وەی کە خەڵک بەس بیرۆمە بینە مامۆستاداش بیرۆمەژینە چکەم گەلت نۆفمەسیێڕۆدۆچ خزمەتدا سپاس دەکەین جا مامۆستا شتێکی دیکەش ئێستا باسیۆتان کرد ئەگەر کەسێک چاوی لێدرابێ و حەسەدی لێکرا بێت ویراسە ئەگوازرێت ئەی ئەگەر کەسێک خۆیان بە تەبیعەت کەسەکە خۆی حەز ناکاوە بەڵام چاوی کارەکە لە خەڵک بەدەست خۆی نییە حەز ناکە زۆر جایش ئەترسێ سەیری کەسێک ناکە زۆرمان بینەوە مناڵی خەیتە باشەڵە مێ خەرە باوشم چاوی بەنەوەیەکە ئەوەش بە هەمان شێوەیان ئەگەر خۆی هەستی پێکا بەڵام حەز ناکات ئەوە چی بەڵێ حەسادەت عولەما قسەیەکی زۆر جوانیانە هەیە دەربارەی حەسادەت ئەفەرمون ئەو کەسێک کە چاوی بەقووەتە زۆر جار ئەگونجێ ئینسان هەر بەخۆی چاوی نەبی نابینابی تو چاویشی بەقووەتە ئەو چیە مۆزوع ئەوە تاقەیەکی شاراوی لە جەستەی ئینسانی کە علم هەم علمی نوێ نزیکی 150 ساڵە و علمە سلمایە کە علمی تاقاتی خەفی ئەو تاقە نادیارانی کە لە جەستەی هەموو حیواناتێکی و لە جەستەی ئینسانیشەیە ئەو تاقەیە لە بەشی حەبل شەوشی ئینسانی زۆرە و لە بەشی پێشەوەی نیوچەوانی ئینسانی گەلێک زۆرە ئەو کەسێک کە چاوی تەسیرەکە ئەگە چاویشی نەبێت کوێریش بێ هەر تەسیرەکە فەرقی لە بینی حەسادەت و لە بینی چاو نەفەسی چاو نەفەس ئەو کەسە ڕاستەخۆ نعمەتەکەی ببینی و بە چاوی تەعەجوب و تەماشای بکات و ماشەڵڵای نەکات و دوعای بەرەکەت لۆ شخصەکە نەکات تەسیرەکە بەس حەسادەت کووە حەسادەت
ئەمن تو لێرە دانیشتینە باسی کەسێکەکەین ئەرێن فلانە کەس مەزرعەیەکی کردی بە 50 دەفتەر ئەمن نەشم دیتە بەس ئەو 50 دەفتەری چی هینایە کە ئەو تو ئەوێری کابران نەدیتیتم نەئیناسم حەسادەتەکە تەسیری لێکە جاچی ئینسان چ بکات زۆر باشە لەوەی کە ئەگەر هەستی کرد ئینسان بخۆی هەستپێکە کە چاوی تەسیرەکە ئەگەر نەی شاری تو هەستپێکا و هەندێک جا هەستەکە چاو نەفەس تەسیر لە منداڵی خۆشتەکە ئێستا ئاەتەش باسەکە ئینشاڵا گەبە بیرن بێ باشترین شت ئەوێ دوعای بەرەکەتی لۆ بکەیت سەڵاواتی لێ بدەی و پرێ یا ڕەبی پیرۆزت بی یا ڕەبی خێری لێ ببینی لە چاو نەفەس بە دوور بی خوای گەرە مبارەکات و خوای گەرە محفوظت کە ئەو زۆر مهمە کە ئەو قشتت گوت لۆ کەسی بەرامبەرت ئەو غەل و غەش و حەسەدە نامینێ لەبەرەوەی مەسئلەی حەسادەت جارێ کابرێت چاوی ئیشەکات بەس هیچ حەسوودێکی لە قەڵبیدا نییە کابراش حەسود نییە بەس چاوی ئیشەکە بەدەستە خۆی نیە بەس کەسی حەسود حەقد و بغزێکە لە دڵیدا کە حەز ناکە ئەو نیعمەتە ببینێت منداڵەشی جوانە بینی ئەرێ منداڵی من لۆهن ئەو منداڵە لۆ هەیە کوڕبا بە داک و بابی هەر جوان نین ئەو منداڵە ئەو بەچێ چیتەوە ڕاستە لێدا پیرەکەی لێدا جا باشترین ئێوە ئینسان ئەگە زانی چاوی ئیشەکە دوعای بەرەکەت بکات خوای پەروەردگار ئەو چاوە ئیشی ناکات باشە مە مستەفا زانی کە یعنی ئەو کەسێک تووشی چاوزاری بی چ لێتێت ئەم چاو بزانین کەسێکی حەسیدە یانجی یە چاوزارە چاوات هاوێت خۆژێ دیر بکین درستە بێژنە دەورو بەرێت خوبا و ئەوەی چاو هاوێژە خۆژێ دیرکردن یانجی گونە هەم بەحسکی چاو بزانین کەسێکێژی هەوس هەر کەسێک زەرەر و زیانی هەبی لەسەر مجتەمع واجبە خەڵکی لێ ئاگادار بکرێتەوە و گوناحیش نییە بە تایبەتی ئەگەر ئەو کەسە خۆپارێز نەبی کەسی حەسود خۆپارێز نەبی ئیش لەسەرەوەی نەکە کە خۆی عیلاج بکات کووە زانی کەسی بەرامبەرت حەسوودە زۆر باسی ژیانی تایبەتی خەڵکیەکە معاشی خەڵک خێزانی خەڵک سیارەی خەڵک خانووی خەڵک چەندی ئیش کرد چەندی خوارد چی پێیا کرد و زۆریش بە خۆی تەماشاکە بۆی کە خوا هیچی پێ نەدایە نیعمەتەکانی خۆی نابینی ئەوەیەک لە نیشانەکانیان نیشانەکان ئەمن حەزم لێ 5 نیشانە و پێ بڵێم کە خەڵک زۆر ئیسفارەی لێکە و بینەرانیش ئیشاڵا زۆر ئیسفارەی لەکەن چۆن نەزانی کەسی بەرامبەر حەسوودی بە تووە ئەو زۆر مهمە تو برادرت هەیە ئامۆزات هەیە خزمەت هەیە برازات هەیە خاڵە خوارزایە برایە کەسە خوشکە هەر کەسێکە براژنە دشاوە لە ناو کوردەواری خۆن کووە زانی ئەو کەسە حەسوودی بە تووە 5 خاڵی زۆر ئەساسی عولەما فەرمون یەکەم ئەو کەسە کە تو خوای پەروەردگار نیعمەتێکی بە توودا ئەو کەسە لەو لەحزەیە لە باتی بێ دەستخۆشیت لێ بکە پیرۆزبایی دەکا باسی خۆیەکە ئەتو نەزاحەتت هێنا بەرنامەیەکی باشت کرد پلەیەکی باشت وەرگرت خانیەشی جوانت کڕی دەنجێکی خۆشتا هەیە خەڵک مەدحتەکە ئەو باسی خۆیەکات ئەرێ ئەمیش بابا ئەمیش ئەوم کرد ئەمیش چمە فلانی ئەمیش وام کرد ئەمیش خەڵک وای گوت لە جیاتەوەی کە ئەو لەحزەیە ئەوەیە کە تو نیعمەتێکت خوای پەروەردگارە پێبەخشی دووەم ئەو کەسە ناتوانانی پیرۆزبایت لێ بکە کە نیعمەتێکی بە تۆ دی کە دیتی ئەتو زیرەکی ئەتو خاوێنی ئەتو جوانی ئەتو ماڵت باشە ئەتو سایقەشی باشی ئەتو بێژەرەشی باشی ناتوانانی پیرۆزبایت لێ بکە یعنی دەویە گیرێت ڕەنجی زەر دەبی چەندی زەختیش لە خۆ بکە ناتوانانی پیرۆزبایی لێ بکە ئەگە پیرۆزباییش لێ بکە یعنی زۆر دیارە پیرۆزباییە کە ئەو کەسە زۆر بە سارد و سەری دەی پیرۆز و بیشاڵە خێری لێ بین ئەزانی کە ئەو کەسە لە دڵۆ پێی خۆش نییە نیشانەی سێمیان ئەوەی لە ڕۆ زۆر خۆی بە دڵسۆزت پێشانەدا مەدحتەکە بەسەرت دادێت لە پشتۆ باس دەکات بەبێ کە توی زەرەری ئەو کەسەت هەبیت نیشانەی چارەمیان مامۆستا لە پڕێک عداوەتی خۆی لەگەڵ توی ئاعلانەکات هیچ پەیوەندیت بە ویوانە معاملە لەگەر نەکردیا معاملە لەگەر نەکردیا جێوی داگیر نەکردیا ماری ئەوت نەخواردیا پارەی ئەوت نەخواردیا ئەو ئافرەتی کە خێزانی تووە ئەو داخوازی نەکردێ پێش وەختە لە پڕێک عداوەت لەگەڵ ڕاگەینی مەسئلەکە ئەوەی خوای پەروەردگار نیعمەتێکی بە تۆ بەخشیە ئەو تەقەبولی ناکە پێی قبول ناکرێت ئەوە خاڵی کۆتاییان ئەو کەسانی بابرێن کۆزانی ئەو کەسە حەسوودی بە تووە دائیمەن لە مەجلیسان ئەشچینیتەوە مقارنەی خۆیەکا بە تو هەر نیعمەتێک هەر پلۆپۆستێک تەبی بە شایستت نازانیت خوای گەرە زیرەشی کردبی عیلمی دابی هەر مواصفاتێکی باش لە توودا هەبی بە شایستت نازانی ئەو صفاتێکی شەیطانی حەسوودی شەیطانی پێرێن کە خراپترینیانە کە گوتی ئەنە خەیڕم من ئەمن لەوی باشترم ئەو چییە ئەمن لەوی باشترم ئەوش صفاتی ئەو کەسێک کە حەسوودی بە تووە هەر کەسێک ئەو 5 صفاتی تێدا هەبوو خۆی لێ پارێزە جالۆی لەبیر نەسی خۆ خاتون پرسیاری خۆ لەبیر نەسی گوتی چی لێ بکەین زۆر مهمە یەکەم لێ بە دوورکەوی ئەو کەسە لەبەرەوەی ئیشەکە حەسادەتەکە ئیشەکە زۆر جا حەسادەت هەر لە دڵ نامینێتەوە ئیشی لەسەرەکە بوختانت پێکا غەیبەتەکە لە شوێنی کارت دەردەکات فیتنە لە ماڵ و منداڵت دروست دەکات ئەزیەت تەدا ئەتکوژی وەکو برایەکانی ویسە بڕیاری کوشتنت ئەداگە کەسی زۆر نێزییش بێ چەند کەسێ لە سزنا چەند کەسێ کوژرا لەسەر حەسادەتێک لەسەر بوختانێک
باشترین شت ئەوەی کە لی بە دوورکەوی قطع علاقة قەتە عیلاقە هیچ گوناحیشی تێدانە لێ بە دوورکەوە و لە ڕێی سەلام عەلیکم و تەواو ئەدێگە نەتوانانی لێ بە دوورکەوی ئەو کەسە زۆر نێزیک بوو خوشک برا بوو براژن بوو مان بوو خار بوو لێر نێزیک بوو نەتوانی خۆی لێ پارێزی ئەوەیە التجاهل خۆتی لێ بێ ئاگا بکەیت وا نەزانی ئەو کەسە حەسوودی بە تۆ ژیانی لۆ تۆ تەرخان کردیا هەر ئیهمالیکەی نەوەکو ئەتوش خۆت بەویەوە سەرخاڵکەی ئەو تعلیقی لێدا ئەو پۆستی لەسەر کردی لە فەیسبوک ئەتو بڕۆی پۆستی لەسەر بکەوە ئەو لە شوێنان باسی کرد تو بڕۆی لە شوێنان باسی کەوە لۆی تێنەگا ئەو شەشی زۆ گەورەی باسی مەکۆ خۆی بەسەرەوە مەبە هیچ جێ مەدە لەمە دیسان زانیتەوە تعلیقت لێدا لەگەڵ تویتی خۆی بەسەرەوە مەبە دوو لە ڕێی ئێوە القافلة تسير والكلاب تنبح قافلة هەر ڕات و باسەگل و خۆی هەر بواری ئەوە علاجی دوم کە نەتوانی لێوە دوورکەوی ئیهمالیکەی تەجاهل زۆ میمەیسا خۆی لە جێلیدا بە کوردی سێم خۆت بە قوتکەی بە زکرەکان زکری بەیانیان و ئێوارام بکەی پێغمبەر وعدی هەدا بپارێزی یعنی ناگونجێ کەسێک زکری بەیانیان و ئێوارام بکات لە چاو نەفەشی بترسێ مەترسێ خۆت بە قوت کە ئیلتیزامات کە دەست لە خۆت بەرمەدا هەستی سعات دەی هەستی هیچ زکرینەکەی شوان هیچ زکرینەکەی بیکە ئیشاڵە خۆی گەرە محفوظ دەکات وەس ئاخر شتیش کە ئەگەر ئەو کەسە دیکە حەسوودە زۆر مهمە ئەلەو لە حەزەیە کە دیتت حەسادەتت پێبا یان بە معجزبی تەماشاتەکەیان ئەزانین کە چاو پیسە لەبەر خۆتۆ قل ئەعوذ برەبی الفەلەق و ناسی بخوێنی و بە ئاخیرەکەش بڵێم ئەوم لەبیر چوو بووە پێغمبەری خۆیان فەرمێ استعینوا على قضاء حوائجكم بالسر والكتمان يا الله هەموو کار و کردەوەکانی خۆتان لە خەڵکی بشارنەوە بس بۆت قڕانی دەت بژێت و ئەمە بنعمة ربك فحدث ئەو نیعمەتە ئیسلامە علماء بس إسلامي أفرمي فإن كل ذي نعمة محسود أفرمي همو نعمتك حسودي بيه بالغير باسي بتمايتي سفري چين دركي مشروع سيا كتابي لسر تأنسي برنامج سيا لو تلفزيوني بتماي برنامج جورتري بيشكشكي لكن برادر كان باسي مكو لو خد إيشكي خدك محاول بك نتيجة كان بيبري نتيجة كم هي نك أيام بتمام وابكم أو يشرق ناكوي يك لنشانه كان أو كسك حسودي ليدا هر بروجيك كهي باسك لكن خلشي بدل صافي خوي پاشان ئیشەکە نابیت هەر بە دەناو کوردەواری خۆشمان بە عامیانە جاران ژنانی بەتەمەن ئێوت ڕۆڵە خۆشبەختی خۆ جارمەیە هیچ شتێکی خۆت باس مشکلی ئێستا بوویتە سوشال میدیا جاما مستەمینستم ئەو پرسیارەت لێ بکەم کە بڵێم ئایا کەسێک ئەتوانێت بە قەست بە مەبەست حەسادەتت پێ ببە مەبەستی بێت سەیرت بکات بە ئاهێکەوە سەیرت بکات بۆی کە خۆشی لەزەت لە شتەکەت نەکەی خۆشی لە شتەکەت نەبینی ئەتوانێت بەڵێ بە تەکیدی بەخۆی فەرقێ لە بینی حەسادەت و لە بینی چاو نەفەس حەسادەت شتێکە لە ناغدا کە پێی خۆشنی ئەتوانی بە عملی ئیشت لەسەر بکە بوختانت پێ بکە جێت لەخکە بڕوا لە لای مدیری تەلەڤیزیۆنی شکایەتت لێ بکە شتێکت لۆ دروست کات بەس مەسئلەی چاو نەفەس ئەو شەخصە بەخۆی زانی چاوی ئیشەکە بە نیەتی تەعەجوب و تەماشاتەکات وەکو ئیبن قەیمە فەرمێ چاو نەفەسیەکە لە کەسێکدا فەرمێ ئەو شەخصە کە ئاینە چاو پیسە خۆی کۆ ئەکاتەوە نیەتی بەرامبەر ئەو کەسە نیەتی بەرامبەر ئەو کەسە خۆی جەزمەکە کە ئەو نیعمەتە لەسەری نەمینێ بە چاوی حەسادەت و تەماشاکە ئاخی لەگەر هەر چێشتەوە ئای ئەوە چیەوە خوا چی دایتێ باشەوە لە چی هینە ئەوە لە ڕاستەخۆ تەسیرەکە بەتایبەتێک چاوپیزبی یان ئەو تاقەی تێدا بەقوت بێم کەسێک ئەو تاقەی نییە وەختێمە گەلەکێمێ مۆی گەلەزی دەرباز بی زۆمە چۆڤێک وەختیدا بابەتەکە زانی چۆنە چونکە زۆر هەڵەگرێت و دیاردەیە هەیە و خەڵک باوەڕی پێیەتی و ئەبینین کاریگەریەکانیشی ئەبینراوە جۆرێ بەسێ دڵپیسیە دڵپیسیژی گەلە جارە ماڵا مرۆڤی بخۆ خراپ کرد بەری ئێک بێت ماڵا مرۆڤی خراپ کرد ئەو چاواتێ بەحسکردن دڵپیسی هەر کاتێک شخصی بەرامبەر دڵپیس بوو ژیانی لەگەر ناکرێت ئەگەر بابت بوو ئەگە برات بوو ئەگە خێزان بوو ئەگە مێردت بوو ئەگە هەر جیران بوو ئەگە صاحب ئیشت بوو ئەگەر ڕەفیقت بوو دڵپیسی لێ کردی گومان خراپی لێ کردی ژیانی لەگەڵ ناکرێت ئەو ئینسانە ڕازی ناکرێت عوزری لۆدینیەوە پێی ڕازی نییە نیەت سافی خۆتی پێشانەدەی پێی ڕازی نییە چاکەی لەگەڵەکەی هەر بە خراپەتی ئێگات ئەو کەسە ژیانی لەگەڵ ناکرێت خوای پەروەردگار فەرمێ اجتنبوا كثيرا من الظن فإن بعض الظن إثم أفرمي إيمان داران لا جماني خراب بدور كون جماني خراب هموي جناحه كخواي پەروەردگار فەرمێ إن بعض الظن هەندێک لە گومانی خراپ علماء فەرمێ هەرچی گومانی خراپە حرامە تەنها گومانی باش جائزە ئینسانی مسلمان بە یەکتری بە جا زۆر خراپتر ئەگە لە بینی دوو برادری بوو گومانی خراپی بەرامبەر دائما ژنومێر هە زۆر خراپتر ئەو ماڵە لەو ژنێ بیتە جەهەنەم ئەگەر مێردەکەی چاو درپیسی لێ بکات ئێستا باسی پیاوەکەشەکەم و ئافرەتەکەش ئەگەر ئافرەتێک لە ماڵی خۆی پیاوەکەی سیقەی پێ نەکات کامیرەی لۆ دابنێتەوە کە ئێستاوە زۆرە مۆحاڵەتانە زۆر دێتە بەردەستن مۆبایلی لۆ دانێتەوە زۆر
تعقیباتی لەگەرەکە چێوەسوی لۆ هاتی لۆ پێکەنی لۆ دانیشتی لۆ قسە لەگە فلانی کرد لۆچی فلان هاتە ماڵی مەتو سنیەکەت دانا لۆچی توێ دەرکەت جوولان ئەوە نەخۆشیەکی زۆ پیسیشە ئینسان هەیبی ئەگەر ئەو کەسە خۆی عیلاج نەکە ئەو ژنە لە ماڵی فرعون یاژیت ئەو پیاوی کە دڵپیسی لە خێزانەکەیەکە ئەو ژنە لە ماڵی فرعون یاژی یعنی فرعونێکە لە ماڵی وعیلاج ئەو ئینسان ئاگادار بکرێتەوە قسەی لەگەڵ بکرێت ڕوونکردنەوەی لۆ بدرێت هەر باش نەبوو یعنی ژیان ناکرێت و ئافرەتێک بیکێ کۆیلەی بەردەستی پیاوێک کە ئافرەتێکی خاوێنە هیچ ئایبی نییە هیچی لە نەدیترێ ئەو کابرا ڕەنگە بەخۆی خراپبی کە دڵپیسی لە خێزانەکەیکە وازانی ئەو ئیکا لە دەرێ خێزانەکەشی هەرێکە ئەوەش هەندێک زار ئینتیقامی خوای پەروەردیگارە کەسێک کە زۆر ناخپیسە خوای گەر بۆ ئینتیقامێداتەوە ئازای هەموو خەڵکی ڕەچی لەوێ بدەوە هەموو خەڵک دوژمنی هەموو خەڵک خەریکی ناموسی ئەو کەسەیە لێ زۆر میم کەس ئاگادار بکرێتەوە کابرا هاتە لای پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم گوت یا رسول الله بە زۆر بەخەمباری هات گوت یا رسول الله ئەمن و خێزانم هەردووکم ڕەش پێستین منداڵێک نابووە منداڵەکە سپی پێستە و هەستەکەم خێزانم زینای کردبیت ئەو منداڵی حەرامبی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم ئەوە دکتۆری دڵان پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم پێغەمبەری خوای فەرمووی کابرا چی شەکەیە تۆ گوتی شوانم گوتی چت هەیە گوتی حوشتر گوتی حوشترەکانت چ ڕەنگن گوتی حوشترەکانم زۆربیان سپینە گوتی ئەکرێت جار بەجار لەناو حوشترەکانت ئەبین و حوشترێکی ڕەش پێست گوتی هەیە جار بەجار حوشتری ڕەشەیە لەناو گوتی وە لە چێ هاتیە گوتی هەر لە داک و بابی خۆی گوتی کا داک و بابی سپینە گوتی ئەکرێت لە باوانیان لە دەمارێکەوە ئەو ڕەشایەتی گوازراوێتەوە دیێنەیە پێغەمبەری خوای فەرمووی لعله عرق منزه گوتی ئەکرێت لە باوانی گۆش سپی پێستێکە بوو بێت لۆ منداڵەکەی تو گوازراوێتەوە جا زۆر مهمە ڕوونکردنەوەی لۆ بدرێ دەوروبەرێکی دڵسۆز لەگەری دابژن بابەت و غەرەتی توش تەواونی ئەتو پێویست بە عیلاجی نەفسی هەیە بڕۆ بە مەلا قورئان لەسەر بخوێنیت تەواونی ئەتو شەیتانە وەسوەسەت لۆکە شەیتانە واد لێکە کەسێکی پاک تۆمەی لۆکەی وە لە بەرامبەریدا ئافرەتی کە غیرەی لە پیاوی خۆی هەیە دڵپیسی لەکە غیرە هەموو ئافرەتێکەیتی حەزی لێنێ پیاوی چاو لە دەربێ حەزی لێنێ پیاوی ژنی دووەم بێنێ پیاوی لەگە ئافرەتی تکەدا بێ بەڵام کە بۆ دڵپیسی پیاوەکەی خاوێنە هیچ کێشەی نییە دەستی لەگەڵ هیچ ئافرەتێک نییە هیچ سابقەیەکی خراپی لە پیاوی خۆی نەدیتە دائما تەلەفۆنی لۆکە بستەڕەیەک ناڕوە ئەو پیاوە تا تەلەفۆنی لۆنەکە تەلەفۆنێکی لۆ بێ ئافرەتێک تەلەفۆنی لۆ بکە تعقیباتی لەگەڵەکات سوندی پێخوا تەراقی پێخوا کەەوە هیچ نەبووە ئەو ژیانەش ناکرێت بەتای ڕشتا سۆڤۆنێژی بوت وەختی مەگەلێکی مامۆستاژی گوت ئەو دوعا بەڵێ دوعاکان عیلاج داش بیرۆمەژی نەچکی از بوارکەم وەختی مەگەلێکی مێمۆی ئەو ژش هەمیە گرنگترە ئەو عیلاج و چارەسەری ئەس حەسکم هەر هیم دەنگی خوژی کە هاچۆ این چارەسەریە خەلکیژیت کن ji bûyvan mesela hemiye heta sehrî jî çikî ew jî xudê me parêzit gelek zêde biye Başta. Çunke mamosta li ber ewa êstekemanet bas kir hindê xelk heye ئەچێت پەنا بۆ جادو و نوشتە ئەبات بۆی کە مێردەکەی باشەوە بێ لە ماڵەوە زانەمە کێشەیەکی خێزانیە و ئەوە بە چارە سەرزانێت بۆ حەسەت هەندێک جارەوە بە چارە سەرزانە و جەناویش دوتر بچێت چارە سەر بکە با ئەوە ڕوون ببێتەوە لە لای بینەر مامۆستاگەرە من بەنگۆ بڵێم باشترین مەلاچەیە لەو هەولێرەی کە بڕۆنە لەکنی عیلاج بکەن حەزوو لێ ناوەک پێ بڵێم باشتری مەلا بەخۆتی باشترین ڕاقی کە ڕوقیەت لەسەر بخوێنی بەخۆتی ئەگەر بەخۆت عیلاجی خۆت نەکەی 100 شێخ و مەلا عیلاج تویان پێ ناکرێت ناکرێت و بڕۆی لای مامۆستایەکی قورئان لەسەر بخوێنێت و تەواو کیفایەتە باشترین عیلاج لە تەوەرەکەی باسن کرد بە ئێستا بە کورتی هەم عیلاجەکە هەم پێشنیارەشی ئینشاڵڵا لۆ بیرن نەسی ئەو کەسێک کە دێ سەردانی ئێماکە یان سەردانی مامۆستایەکە کە مامۆستایەکە عیلاجێکی ڕاست و دروستی لۆکە ئەو کەسێک کە چاو نەفەس لێیدایە یەکەم شت ئەو کەسە لایانی نەفسی دەبی زۆر ڕەچاو بکرێت ڕەنگە ئەو شخصە پێویستی بە دکتۆرێکی نەفسی هەبێ هەموو ئیشەکە لەکن مەلای نەبی هەموو ئیشەکە لەکن شێخی نەبی دکتۆرێکی نەفسی لەگەڵی دابنیشێ بەحیز ئیجتیماعیەک لەگەڵی دابنیشێ ئەو ئینسانە کە تووشی حاڵەتی چاو نەفەس لێیدایە جەستەیەن تێک چووە نەفسیەن تێک چووە هیچ ژیانی وێران بووە کەسێک هەبی قسەی باشی لەگەڵ کات و ئومێدێکی پێ ببەخشێ کە تو چاکەبی ڕەنگە و دەست لە خۆی شووە خۆزگە بە مردن نەخوازی زۆربەی ئەوانەی کە چاو نەفەس لیانەدا خۆزگە بە مردە خوازن یەکەم ئەو کەسێکە دێتێکنەوە ڕێنمایەکانی ئێمە لۆ کەسە سێشت یەکەم ڕۆژانە گوێ لە سوورەت بەقەڕە و یاسین بگری هەموو ڕۆژ یا هەر سوورەتێکی تر ذکرەکانی بەیانیان و ئێواران بکە ولەسەر هەندێک ئاو فاتحە قل والله ئاەت کورسی قل ئەعوذ بربی الفەلەق و ناس 3000 لەسەر تەشتێک ئاو بخوێنێ ڕۆژانە لی بخواتەوە هەفتەی جار و 2000 غوسلی پێ بکەوە بەخۆی داکەو بە ماڵی دابکات ئەوە حاڵەتی دووەم ولەسەر هەندێک زەیتیش زەیتی زەیتون و زەیتی ڕەشکەبی باشەوەی کە ئێمە وەکو تەجروبەی خۆن لەسەری بخوێنێت و شەوانە خۆی پێچەورکە ئەو شوێنانی کە مەحدودە نیوچەوان و سینگ و پشت و لۆ ئافرەتان بنیز منطقەی ڕەحمیشیان چەورکەن وەکو عیلاج چاکە بێ ئەو ئینسانە ئەگە خوا بڕیاریشتی فایدابی لۆ ئینسانە ئەو ئینسانە چاکەبی
حاڵەتێکی پێغەمبەری خوا فەرمووی ئیذا استەغسلتم فاغسلوا فەرمێگەر ئەمن چاوم لە کەسێکدا ئەو کەسە ئیزانی ئەمنم دێتە لای من ئەرێ مەلا شەماڵ هەستم پێکرد ئەو ڕۆژە کە تەماشای سیارەی منت کرد هاتێ ماڵی من بە منداڵەکە من داگۆ منداڵە وەزعی تاو نییە وا باشە ئەو کەسە دەستنوێژی هەر بگریت ئاساواری ئاوی دەستنوێژەکەی ئەوە لە حەدیسی صحیح بدرێتە کەسەکەی و بەخۆی داکا لەسەری نامینێت وەکو عیلات وەکو پێشنیاریش وەکو خاتون باسی کرد خەڵک ئەڕواتە لای شێخ و مەلا و مەشایخ باشترین شت ئەوێ بەڕاستی ئەمن لێرەوە پێشنیارەکەم لۆ بەڕێز سەرۆکی حکوومەت لۆی ئەو جەنجاڵێ لە کوردستان نەمینێ هەر کۆڵانێک ئەڕۆی 5 ساحر 10 ساحری لێە مەلای لێ سەیدی لێ پارەی لە خەڵکی ئەستێنن ناموسی خەڵکیێبان ناموسی خەڵکیێبان تەجاوزی خەڵکیەکان ئەزیەتی خەڵکیێدان فیتنەی دروستەکان هەرچی عەرزی خەڵکەکەن لۆی ئەو جەنجاڵیە نەمینێت کە پرۆژەی شەب لە ئەوقاف و لە ناوخۆ کە ئەو شتە نەمینێ بەڕاستی بەزەندێک زالوانی تەڕ و ئیشک پێکەوە بسووتێنرێ باشترین شت ئەوەیە کە جەنابی سەرۆکی حکوومەت بە هاوکاری لەگەڵ وەزیری ئەوقاف لەگە وەزیری ناوخۆ لەگە وەزیری سەحا شوێنێکی ڕسمی حکومی هەبێ مەسئلەی حەسادەت و سەحر و چاو نەفەس شتێکی واقعیە ڕۆژانە سەدان کەس ڕوو لە ئێمە و لە سەدان مامۆستا و شێخ و ساحیری دکە ئەکا لۆی ئەو بێسەروەریە نەمینە یەک شوێن ڕسمی هەبی نەخۆشخانەیەکی گەورە با لێ ناوی لە بنێن نەخۆشخانەی کوردستان بۆ چارەسەری نەخۆشی ڕۆحیەکان دکتۆری نەفسی لێبی باسی ئیجتماعی لێبی مامۆستای شارەزای لێبی نەخۆش بێ بە هەموو فیلتەرەکاندا تێپەڕی چارەسەر بکرێت و من دڵنیام ئەگەر ئەو شتە بکرێت ئەو بێسەروبەریە نامینێت ئەمنی قەومین زۆر باشترە بی کێشەکان زۆر کەمترە بنەوە و داهاتێکی گەلێک باشیشتا لە حکومەت و لە مەسلحەتی خەڵک و تەوقعەکەم لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەڵک ڕووی تێبکە و ببێتە نمونەیەکی زۆر جوان لە کوردستان وەکو باقی ئیشە جوانەکانی کە کرا ئەو شتەش بکرێ خەستەخانەیەکی ڕسمی و ئەوەش لێدان نییە لە مەسئلەی دکتۆر و بڕوانەبوون بە سەحە و بە تەندروستی با دکتۆریشی لێبی با دکتۆری نەفسیشی لێبی با مامۆستاشی لێبی بەحسێ نوشتیۆ کرد هی زێدەتریزی بواریدۆ چەند دۆزێدێ ئەم بەحسێ هەولێرێ بکەیت چونکە هینێ لە هەولێرێ بەڵێ مهم چاوێ خۆ خەلکیت بینن گەلێکۆ زێدێ ئەم وی حەجمێ مازن هەست بێتکین یان ژیۆ کێمە نوشتی و سەحر و ئەوانە هەر لەو ڕۆژانە هەرچەند بابەتەکەی لەسەر و بابەتەی نیگە حەزو لێ ڕۆژکە ئیشاڵە باسیەکەین هەر لەو ڕۆژانە گەنجێک هاتە لای من گوتی لە ئەڵمانیا هاتیمەوە حەزم لە ئامۆزایەکەما کردێ لە ئەڵمانیش خێزانی خۆما هەیە چوومە لای شێخێک بەناو شێخی بەڕاستی نەبوو بەناو شێخێک پێم گوتی ئەمێ ئەو ئامۆزایە لۆ من بیت گوتی چوومە لای نوشتێژی لۆکردم بە یەک دەفتەر $1 کابرا دووری ناکرەوەی دۆڵەمەند بوو زۆر گوتی خوش نوشتەکەشی لۆ من هینا نوشتەکەم کردەوە سەحر بوو کردبووی لۆی ئەو ئامۆزای لۆ کەسەی بی ئامۆزا پوختە و ڕەختە لە خۆی مردی کرد ڕۆی بەڕێی خۆی لاڕۆی کابراژ گوتی مامۆستا هاتیمە تۆبەی بکەم و بگەڕێمەوە لەوەی ئینسان بە سەحرکردن کافرە بی ئەو نوشتێشم لۆ بەتاڵکەوە بەڕێی خۆی لاگەڕاوە چۆ ئەڵمانیا ئەوە مشتێکە لە خەرمانێکی زۆر گەورە یعنی ئەوەی کە ڕووەدا لەو کوردستانی و بە تایبەتی لە شاری خۆن لە هەولێر لە مەسئلەی ساحیر کە هیچ سانسۆرێکیان لەسەر نیە بەڕاستی حکومەت بڕیاریدا بەس هیچ سانسۆرێکیان لەسەر نیە ئەوەی کە ڕووەدا بەڕاستی یعنی وێران بوونە فیدنەیە دەرەنجامەکانیشەوە دیارکەتیە لە تەلاقدان لە تەسویرکردنی و ئافرەتانی کارۆنەکەنیان تەسووریانەکەن تەحەدایان لێکەن تۆڕ هەیە مەجموعە بەناو شێخ بەناو سەید بەناو مەلا پێکەوە ئیشەکەن ئەو ئافرەتانی سەردانیانەکەن ئەیانکەنە گروپ لەگەریان دابن تەسووریانەکەن بە هەڕەشە و بە تەهدید ڕوتیانەکەنەوە و ڤیددیۆکانشان لە خۆیان دێرنەوە ئەو بێزگەل و پارە زۆرێکە لەیان ئەستێنن گەلێک زۆرە ژیانیان لە خەڵکییا وێران کردیا عایلەیانە لێکترازاندیا ئافرەتیان لێکترازاندیا چەندین کەس تووشی مەسئلەی خۆکوشتنیا بووە بە دەرەنجامی ئەو سەحرێکە بەناو شێخ و مەلالوەکەن باشە مامۆستا فترەی نەقاهەیان فترەی چاکبوونەوە کەسێک کە تووشی حەسەد بووە تووشی چاوەزار بوو تووشی هەر تەنانەت ئەگەر سەحریش بێت چەندێکی ئەوێ هەتا چاک بێتەوە بە تایبەتی باسی زیاتر حەسەد بکەین کە دێنە لای ئێوە و چارەسەریان بۆکەن بە ڕوقی شەرعی و بە کۆمەڵشتی دیکە زۆربیان لە سەتانۆت و بەسەرەوە بە یەک جار چاکە بن بە تایبەتی ئەگەر نوێ بیت بە نوێ بیت قورئانی لەسەر خوێنی ئەگە مەسئلەکە سەحر بیت زمبی چاو نەفەس بی هەر شتێک بی بە یەک جار چاکە بن ئەویت کە مامۆستا هەیەیان شێخیە ئەوە دەبی سێ جەلسەیت کە بێەوە ئێرە هەر جارەی 4 ساعت قورئان لەسەر بخوێنم ئەو هەمی زیادە ڕەویە تێداکرێ بەڕاستی قورئانی لەسەر خوێنی زۆربەی لە سەتانەوە و بەسەرەوە بە یەک جار چاکە بن ئەوەی کە چانە بیان سەحرەکەی زۆر قەدیمە چاو نەفەسەکەی زۆر قەدیمە یان ئەوەی کە لیکرا زۆر بەقوەتەوە لێکرا ئەویش پێویستی بە مودەتی هەیە 20 ڕۆژی لۆدانین مانگەی لۆدانین لە ماڵێ لە خۆت عیلاجی بکە پاش مانجێکی تر سەردان بکەوە یان سەردانی مامۆستایە بکەوە ئەویش بەس بۆ مڕاجعی بزانین وەزعەکەی کۆ لەگەڵ عیلاجەکانی کۆ زۆربیان چاکە بن لەو مودەی ئاساوارەکان من ئاساوارەکانی نەخۆشیێکی دیکە چاکە بی لەوەی زۆر جار کە کەسێک سەحری لێکرێ تووشی ئازاری مەعیدەیە بێ
تووشی ڕشانەوەبی تووشی کەم خەویێبی تووشی تایبی تووشی سەر ئێشێبی ئەوش مدە لەگەر عیلاجەکان و هەندێک جیای ئاشابی ئەوانە چاکە بێت. ئێستا مامۆستاوتت ئەوەی کە بە بەقوەتی چاوی لێ دراوە یان چاوەزاری لێ کراوە یعنی کاتەوەکو دەرمان هەندێک دەرمان هەیە دۆزێکی زیاتر دۆزێک کەمتری پێ ئەڵەن چاوی شەروایە حەسەب تاقی ئەو شخصی لە چاوی حەسەب تاقی ئەو شخصی کەسێک هەیە پێرێن مارتن لۆرد لە بەریتانیا لە تەمەنی 12 سالی ستیڤن لۆرد لە تەمەنی 12 سالی یەکەم جار هەستی بەخۆی کە چاوی بەقوەتە ئەویش بۆی هەستپێکە گوتی منداڵێک لەسەر پاسکیلی بوو پاسکیلی لێ خۆی تەماشام کرد گوتم ئای لەو پاسکیلە جوانەی منداڵەکە بە کەت لەو کات هەستم پێکرد چاوم ئیشەکە ئێستا یەکێکە لەو کەسانی کە قووەتێکی خارقیا هەیە تەماشای هەر شتێ بکە بیەوێت ئەیتوانی بیشتێنی یان بیقوپێنیتەوە حەسەب قووەتی ئەو شخصی ئەو تاقە شاراوی کە لە جەستەیدا هەیە کە بە توندی لێدابیت یان زۆر کەس باسییان کردبی شخصێک هەیە خانیەکی نوێ ئەکڕی هەرچوونە ناوخانی ئیسراحەتیان لە هێرەگیرێت ئەو ئایلە تێکە چێن ئاژاوە دروستەبی فیتنە دروستەبی ماڵیان لە بەدرەکەوی ژنەکە من ماڵی خۆی بەجێ دەری ئەو خانێت بەدڵم نییە دڵم لەو ماڵی توندەبی ئێرە بەجێ دێرم ئەوە زۆر کەس باسییان ناکردینە زۆر کەس چاوی لەسەر خانیەکەی بۆ لەسەر ماڵە نوێیەکەی بووە تەسیرەکە ئەوش جاروێ وەزعەکەی خراپەبی ڕەنگە بەیەک جار چانەبی ویان ئەگەر عیلاجت لۆ کرد لەگەر عیلاجەکانی ماڵش چاکەبی باشە ماوسا دڵشاد ئێستا وتت پیاوێک بووە لە دەرەوە مامۆستا شەما دڵشادم لەکوێ هێنا شینی تیا بوو فەرق جا مامۆستا باسی کەسێکت کرد لە دەرەوە مارتن نازانم چێ ناوەکەیم لە بیر چۆ ئەوە ئەو کەسی لە دەرەوەیە یعنی ئەم بابەتە تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نیە تەنانەت لە وڵاتە ئەژنەبیەکان پەنجەوالێکە سەوانەی کە لە دەرەوە بژی نەزان پەنجەوالێکە نەڵێ یعنی ئەمە تەنها لای ئێمە نییە لە دەریشەوەزەکان پێرێن ئیڤل ئای چاوپیسی زۆری قەنەعەتیان پێ هەیە زۆر لێ ترسێن خۆی لێ پارێزنکو ئێمە مسلمانیش نینە زیکرەکان بکەن هەر خۆی لێ پارێزن باسی شتی ژیانی شخصی خۆیان ناکەن کە زۆر باشە ینی ئەوانە سیفەتێکی باشیان وەرگرتیا تەداخلی ژیانی شخصی یەکدی ناکەن باسی پرۆژە بەرنامەشتی خۆیان ناکەن لەناو ئەزنەبیەکان هەیە لە هیند هەیە لە تورکیا هەیە لە تورکیا پێرێن نەزەری پێرێن لە هیندەکان پێرێن بودا مەسیان لە چاو نەفەسە لە هەموو قەومەکان بڕیان بە چاو نەفەس یا هەرێکە بە مستەلاحی خۆی شاڵە خۆی گەر هەموو لایەک مەحفوظکە ومە و هەمی بسەرمانە خۆی خێرا بنویست بەخشی گەلەزی چوو حەسکە زیاتر بە حەسکرەوە چونکی خەڵک گەلێکی کەتێ خۆی گەر هەموو لایەک مەحفوظکە ئینشاءالله خزمەت داین دعا بخۆ بکەن ڕۆقا شەرعی قورئانی بخینن دا خودی وە پارێزە دەوروبەرێتات پاراستی بن و ئەگەر هین هەست پێژی بکەن خودێ نەکرد حەسیدیەکە دلێوادا بخۆ دعا بکەن ئەو حەسیدیە نەمینێت یانژی ڕنگ ڤەدانەوەی نەبێت خودێ وە ومە و هەمی بسەرمانە پارێزە شڵاش حەسیدیەش چاف پیسیەش شاف هاوێتنێ شەر تشتێکی ئەمێ جارێ بەرە فەولێری بەچین دیر کەفینژی بابەتی چکی گەلک ڕاستیژی هەستیوەر هەندە جارە مرۆڤ تەرسە ئەبزانی کال هەولێری چ هەیە هەفکاری مەزەردەش هەمێ پایکە ڕاستەخۆ ji paytextê gelme de zerda şevdemê te baş bizanî ka tu ev berevkî ve çûye xelek heta direngî şevê taybetî jî şevê dumahîkê Leyletul Qedr her ji dervene yan jî zêdetir qestî mizgefta dikin dem baş civan dem baş sovan helbet li hewlêrê çendîn jiyanên cuda cuda hene dixwazin bi bîra bîneran û bîra bînin verî dirocan از لخواردنگاهی بون پرانیا کو او کسین وی دره پاشی و خود خوارن بیانی بون عرب بون ج ولاتن جدا جدا بون لنها از لگرکی که من لطاخه که من تایبت جوان تا گلک یادگاری انتل ورهنه گلک بیرانی تهنه از لگرکا تعجیلم اگر از بارم تا بری نهات گلک هاتی وی گرکه از خوازم هفکار من دیمانم پیش آمده حتی و دمجی خلق کی زور تفی کوتانی جیا زمان کو ام د شوا لیلت قدر دانم ل خلق کی زور د برای خود ده و گرکه و تاخه تعجیل کو یک جوان کوینترین تاخه حولی را پایتخت خوارن کردواری دخون تایبت خوارن جدا جدا دخون د شوین ماه رمضان دا تایبت دمن پاشی بدم از خوازم در باسی جمع هسته کی بم گلو او چه خوارن آماده کردن خوازم هفکار من حمید گل من بردام به چه خوارنه که تایبت یا جواز لوی گرکه هست تایبت لوی کلانه دا دخوازم پیشانی بینه را بدم جوان سوان اگر هفکار من دیگل من بردوام بوره
اف ناف خواردنگه ها و خواردنگه هیا دخوازم جو بپرسم چه آماده کردی دم باش هگر بو ما ببیجی جبو کسی و دری حاضر کسی آماده جبو پاشی و چه خورنه که تایبت یا کردواری هیا ناوت وان جبو ما بیش یکم زار بخیر بین سر و سر چاوان بالنسبه خواردنەکان ئەوە بلین باڵندەکان فروزی کوردیە باکێ خۆمان سوسکەیە ڕیشۆڵەیە مراوی تورکیە لەگەڵ پۆڕ و کەیبەست پۆڕ و کە و خەلاص بووە ئەوڕۆ عەدەدەکەی کەمە لە دەرەوەش مەشویاتمان هەیە هەر شەوێ دێت وەسەوە خۆڕنان دخوێت هەمی شەوێت ڕەمەزانێ وەسانە مشتریم هەیە لە ڕۆژی یەکەم ڕۆژی ڕەمەزانێ تاکو ڕۆژی عەرەفەی معدە لێرەیە بەێ وەکو ئەم دەبینن ینی ئەف گەرەک هەر جار وەسە قەرباڵغە بەس ڕەمەزانان وایە یان هەر دەم وەسەیە وەڵە بەنسبەت گەڕەشی تەعجیل شەوان بەخۆی ئیزدحامە وەکو بڵێن گەڕەشی ئیسکان بەڵام مانجی ڕەمەزان یعنی ئەوەی تایبەتمەندی خۆی هەیە یعنی ئەمە لە مەغریبەوە دەست بە ئیشکاری خۆمان دەکەین هەتاکو پاشیوێ يعني سوى تقريبا ساعات دوا هر قلبارها وبهشتر ما وزبي يتكمان لو بدوري ساعات دوني وسيد سارج وزبي كيلي اواني جماعتي بازار طيب بحث فون خورنان كير يعني خلق بيشوازي لف فون خورنان كي وكو كوتر ومريش كول تشتنا خلق بيشوازي اللي داك دخوي هادي سون اللي قالوا هابي دبي مسمو مال دانشم هادي ما هاني راس درز دكم لا ما بس خلقي خومان دخوت يعني قشتي وريكون قشتي هارج دي مقصد بين الشاركين كدين لدوكا ولا زاخوي لسليمانيه لتوار قرنيه مشتري هي زاري وها بس دبر شوري لالمانيا لاوروبا ديزاين سو وقتي او بلين رشوره بيدبي ديال دبو خوارني رشوره كل او خوارني ما كليره دفروشين لا مشاركه قزاو ناحيه شينيه قالك باش يعني وكم مديت خوردن دقمن لري انا نرخ كون شونن نرخ كان والله وصل هزار نرخ كان من هرزان كرديا يعني مراي توركيا سكت معنا دوازدا فروزي باركي خومان بدايا كوترو قابل بدايا عفوا ببينزا ريشوله ب 1500 اسوله وقتي رشوله جنيه وتقريبا من 1000 2000 مخزن كرديا تقريبا بيجمانجا خزن كل برو يسر رشوله مسافري كرويا بس عينا من دستانه بتسلم دفروش هل بوني دفروش اوش بونديبونه كي زورت هذا خزن ديكي بوكو موسمه اريكو او تقريبا للساعات 12 يورو ليرما او تقريبا 6 ساعات و 4 ساعات كلاني دي بلا سوديتي كي اشتنا او استاو سوبا او درمان او بس بلا خيو اوا بلا ما زيشتي كان يعني زيتي تيكم او ناوزن لقى الرز مالك مشتري هذا وصل له سكه بيازشي تناكي لو هنك بيبري تيناك يدرم كاكا جوابي بروك ما مخالي تشريب خم تشريب دروزناك من كوت سوبي كوتري دروزناك برسا كوتاويش داد كم برسا داوي ايوا پابنديرن ما يكوني وزارة تندرستي دبن لهمان كوتا برسا كي تايبات داود ليبرنا كم عند بيرم تسوي كم زمان دس خوشي لحكومة هرم كردستان دكم كأو خدقي هاتوي للسماء لهذا يعني براسي هاوكاري ما ينكر زور بس دبي امش هاوكاري خلشي بينو هاوكاري حكومة هرم كردستان من بابد من برا ما تندرستي بين او لبارين خوشي كورونا برسا كي هري تايبات اف چند سالة تفي كاريد كي وكو بالامكشان چند سالة تفي ايشيد كي والله ام ببيرمنا لمن دالو ايشرم كريا صالي حفتا وهشت بس او كاتي او رسم كان شهاده لسسرانه ما فروشت وزع باج نبو كولانان دقراين دوايا انا وزع ما باج بو بلين عربانه ما كري دوايا دكان ما داناو حتى استبلين الشكاو كارك لقى خيم تيكل وناتا مواز بينم بريزن زور سفاس وات داس باش جوان وات حقيقه ما فاتك و یادگاری انتل وگره کابن بدگر ما جماعه اي دست خوش قال لك ممنون وصف كلمه زردش همي بايك راستا خوين شاولي ديال مدام هر بجي او خواردني ك دان رابوز زور نكته هي سروي وتكبره که بادینی هات بازاری کبرش بنج tak دگو چشک کلا کبره بادینی جو سحکری جا و خلک الفيديو اد بجن ها خصانين قپاقا قازان را کرد چیچکت کلاندینه بود بابا عصافیرت کلاندینه و چشک کلا خود زان کات چیه مصرش پیلان حمام ايش جاي كان هي حمامي داش زور حمام خون امش زور بچكوله ورد دفمنين چیچکا بچیکوک فقیره همی اب کرد دائما مريشكي خرومر صحت بتعيد ما تستاجر ان شاء الله نوش يعني الف سبك يخد يا جماعه بحث خوارني كر
وقتی بحث خواردنێت دەکردن گرێدای تەندروستی هەیە ئەف شەڤەژی بابەتێ مێ تەندروستی هەر پاتکۆ مرۆڤیش سەری حتا خوارێ خوڤەت گرت و حتا چووکۆ بابەتێکی گرنگە هێشتا ئەم جحل گەلە جرام هەست پێتکیم ژانۆ پشتێ یانژی چووکەوە پێ خوددا حەز کرد ئەم چاخ و پارێزین تووشی نەخۆشیێت پشتێ فەقەڕاتەوە بربڕی پشت چووکەوە نەبین خوددا ئەگەشتی پەیکەری ئێسکی ئێمە هەستیکە هەمووی جا پێشی ئەڵێن نەخۆشی سەردەم کەم کەس هەیەسا بینەری ئێمە بێت بڵێن باسی چۆک ئێشە ئەژن و ئێشە لەگە پشت ئێشە ناکەین ئێستا لە بەردەمانەڵە من باسی منەکە بە تایبەتی من ئێستا کە لێرە دانیشتم ژوان تۆچی وەز باششت جار تێشت جارە باش جا خوددا حەز کرد هەموو دکتۆر عیماد شێروانی پسپۆرێ تایبەتیژی یە بربڕە پشت و نەخۆشیێت هەستی کا شەوەت گەلمەدا دکتۆر گەلە گەلە بخێراتی زۆر سپاس خودی ڕۆژیم نوێژ و تاعات قبیل کردی شڵ و مەمنون تۆی نەفشەوەت گەلمەدا سپاس دەکەم ئەم دەرگەی وەکین نەخۆشیێت پشت ئێشانێ و چووکە گەلەکن یۆنژیتکێ من ئەم تشین بەحەز بکەین و بزانین کاچەوە ئەم تووشی نەخۆشیەکە مازم بینێ یۆنژی بچیک سپاسان دەکەم پێشەچی ڕەمەزان لە هەموو مسلمانان و هەموو خەڵک پیرۆز بێت دەمەوێت سەرەتا بە ئاەتێکی پیرۆز دەست پێ بکەم لە ئاەتی چواری سوورەتی تین خوای گەورە دەفەرمێت لقد خلقنا الإنسان في أحسن تقويم واتە ئێمە مرۆڤمان دروست کرد بە باشترین شێوە بۆچی باسی ئەو ئاەتە دەکەم لەبەرەوەی ئێستا دێنە سەر شێوازی پێش ئەوەی باز لە کێشەکانی پشت ئێشە و بڵین ئەژن و ژانی ئەژن و ئازاری جونگەکانی تری لەش بکەین دەمەوێت باس لە شێوازی دروستبوونی مرۆڤ بکەین لە ڕوویەکی زانستیەوە کە دەڵێت فی ئەحسەنی تەقویم ئێمە مرۆڤ تاکە بوونەوەرە کە لەسەر 2 لاق دەڕوات بۆیە شێوازێکی زۆر تایبەتی دروستکردنی پێداوە خوای گەورە ئێمە ناتوانین باسی هەموو جونگەکان بکەین یەک بە یەک چۆن دروستکراوە و چین زیاتر تەرکیز لەسەر فۆکەس دەخینە سەر پشت و ئەژنۆ ئەگەر باسی پشت بکەین دەبینین کە کەوانەیەکی تایبەتی هەیە جونگەکان لە نێوانیاندا دڕکەپەتەیەکی ئەستور لە مێشکەوە دێتن بەناو ئەو بڕبڕانە تا خوارەوەی کلێنجەدا دەڕوات لە نێوان بڕبڕەکان دەماری لاوەکی دێنە دەرێ و دواتر لە بینی ئەو جونگانەی بڵێن بڕبڕەکانی پشت دیسکێکی تایبەت هەیە کە ڕێگە بە جوولەیەکی تایبەتی مرۆڤ دەدات کە تەنها مرۆڤ دەتوانێت ئەو جۆرە جوولانەی پێ بکات ئەگەر بە وەکو سەرەتا باسی هەر وەک چۆن باستان کرد باسی پشت ئێشە بکەین پشت ئێشە بە شێوەیەکی گشتی لە هەموو جیهان نەک باوە بەڵکو زۆر باوە لە بەلەوەی دوایین داتای جیهانی سەبارەت بە پشت ئێشە ئەوەیە کە زیاتر لە 75 خەڵک بە تایبەتی دوای تەمەنی 50 ساڵ تووشی پشت ئێشە دەبن بەلایەنی کەم جارێک لە ژیانیان ئەگەر دووبارە و سێبارە و چواربارە نەبوو هۆکارەکان زۆرن هۆکاری سەرەکی ئێمە باز دەکەین ناتوانین بۆ خەڵک هەموو هۆکارە زانستیەکان باز بکەین بەڵکو بە شێوەیەکی سادە باز لەوە دەکەین کە هۆکارەکان بۆ نمونە تەمەن ئەگەر وەرگین چۆن وەکو مرۆڤ کە بە تەمەندا دەچێت ڕەنگی پرچی سپی دەبێت و پێستی دوموچاوی چورچ دەبێت و ئەو تەمەنی گەورە دەبێت و پیر دەبێت ئاواش جونگەکانی هەموو لەشی بە تایبەتی جونگەکانی پشتی تووشی وشکبوون دەبن تووشی پیربوون دەبن بۆیە ئەمە هۆکارێکی زۆر گرنگە دووەمیان بڵێن ستایلی ژیانی مرۆڤ ئەو کەسانەی کە ستایلی ژیانیان ستایلێکی تەندروستن واتە ڕۆژانە وەرزشیان هەیە زۆر دانیشتن و زۆر ڕاوەستان لە ژیانیاندا وجودی نییە بە تاکید ئەوانە کەمتر تووشی ئازاری پشت و ئازاری جونگەکان دەبن بەڵام کەسانێک وەکو ئێوەی بەڕێز ڕۆژانە بە سەعات دادەنیشن وەکو من کە ڕۆژانە بە سەعات ڕەنگە دابنیشم و ڕاوەستانم هەبێت بە دڵنیای ئێمە زیاتر تووشی پشتێشە و جونگە ئێشە دەبین لە لەو کەسانەی کە تەندروستتر دەژن کێشی لەش یەکێکە لە هۆکارەکانی تر چەندە مرۆڤ کێشی لەشی زیاتر بێت ئەوەندە زیاتر ئەگەری توشبوونی بە پشت ئێشە و جونگە ئێشە هەیە هۆکاری تر زۆرن
ناتوانین یەک بەیەک بینە سەریان ئەوە زیاتر ئەو سێ هۆکارە زیاتر ئەو سێ هۆکارن کە خەڵک لە هەموو جیهان تێدا دەناڵێت بە تایبەتی ستایلی نوێ ژیان کە هەموو شتێک بە دواتر دێنە سەر باسی ئەوەش تەکنەلۆجیا و چۆنیەتی دانیشتن و هەبوونی سیارە و خەڵک ڕۆیشتنی لە ئێستا باس لەوە ئەکەین دێنە سەر ئەوە چونکە بە تایبەتی هەر هەمومان ئەو جۆرە ستایلە ئەژین تەنانەت جاران ئەگەر تەلەڤیزیۆنەکەمان ئەگۆڕی ئێستاوەژ نەماوە بە کۆنتڕۆڵێک بۆ ڕۆشتنە شوێنان باس ئۆتۆمبیلێک چی بکەین خۆ ئەمە بەدەست ئێمە نییە ئەبینی تەکنۆلۆژیا زۆر سەری کردوتە ناو هەموو بەڕاستی ئێستا دێنە سەر تەکنۆلۆژیاس بەڵام با پێشتر باسی جوڵەی مرۆڤ بکەین هەبوونی جوڵە لە مرۆڤ شتێکی زۆر باشە بۆ کەمکردنەوەی ئازاری جومگەکان بە تایبەتی جومگەکانی ئەژنۆ و جومگەکانی بڕبڕی پشت بۆی لێرەوە لە ڕێگای ئێوە لە ڕێگای کەناڵەکەتان داوا لە هاوڵاتیان دەکەین کە ئێمە دەزانین هەمومان ئێستا مرۆڤ بە شێوەیەکی گشتی سەرقاڵی کارە خەڵکێکن کە ڕۆژانە هەشت کاتژمێر لە پشت دیسکەوە کار دەکەن خەڵکێکن ڕۆژانە ئیشی بۆتە تەنها بە مۆبایل کارەکانی ئەنجام دەدات خەڵکێکن تەنها بە سیارە کارەکانی ئەنجام دە بۆیە بە شێوەیەکی گشتی لە هەموو جیهان نەک لێرە کورسی دانیشتن بۆتە دژمنێکی سەرەکی مرۆڤ بۆ نەک بۆ پشت ئێشەوە بۆ هەموو نەخۆشیەکان بۆ شەکرا بۆ زەخت بۆ جەڵتەی دڵ بۆ کەمی سوڕانی خوێن لە لەشی مرۆڤ زۆر دانیشتن یەکێکە لە هۆکارە هەرە گرنگەکان کە ئێستا مرۆڤ بە شێوەیەکی گشتی لە سەرتاسەری جیهان لە دەستی دەناڵێت بۆیە داوا دەکەم کە خەڵکی بە ستایلی ژیانی خۆیدا بچێتەوە ڕۆژانە بەلایەنی کەم نیو کاتژمێر بۆ کاتژمێرێک تەخسیس بکات بۆ ئەوەی جوڵەی هەبێت ئەو جوڵەیە تەندروست بێن دواتر دێنە سەرەوەشکە جوڵەی تەندروست چۆنە جوڵەی ناتەندروست چۆنە خەڵکێکی ڕەنگە بڵێت من کرێکارم ڕۆژانە جوڵە دەکەم و بە سەعات دەجوولێمەوە چەند کاتژمێرێک لە ڕۆژێکدا و زۆر ماندوم کەچی تووشی ئازاری پشت ئێشە دێم و لە دەستی دەناڵێڵم طبعاً خۆی وایە ڕاستە جوڵەی هەیە بەڵام دواتر کە دەیبینی لێکی دەدەوە لە ڕووی زانستیەوە دەبینی جوڵەکانی هەمووی ناتەندروستن یا خانوێکی ماڵەوەڵە من بە بەردەوام خەریکی ئیشکردنم ئەو جۆرە جوڵانە هیچ گرنگیەکی بۆ مرۆڤ نییە لە ڕووی زانستیەوە بۆ کەمکردنەوەی ئازاری جومگەکان و بە هیچ جۆرێک ڕۆیشتنی ناوماڵ یاخود جوڵەی ناوماڵ و زۆر ڕاوەستان لە مەطبەخ بە تایبەتی لە ئافرەتان و یاخود ئەنجامدانی ئیشی ماڵەوە بە وەرزشتان ئاندرێت تمام بەش لە ڕووی زانستیەوە گەلە جۆرە مرۆڤ مەجبورە شو لە مرۆڤی هەر یە ڕینشتنەیە مەسەن ئەمل کاری ڕاگەهاندنێ سەر کۆمپیوتەری کاری خۆتکین لێت ڕینشتی بین جاماشیت بچیک دەست پێ بکەین ڕینشتن وێت یا چاوبت مرۆڤ تووشی نەخۆشیت پشت ئێشانێ و فەقەراتانەوە ئەوەیان ئەو خاڵیان زۆر گرنگە ئێمە یەکەم شت شێوازی دانیشتنی مرۆڤ دەبێت شێوازێکی تۆزەک پێ دەڵێن ڕاست بێت دروست بێت خۆی بەلاوە دانەدات دەبێت شتێک لە ژێر پشتمانەوە هەبێت وەکو ئێمە چۆن ئێستا بالی فێکمان لە ژێر پشتمانەوە دانیشتوە داناوە و دانیشتوین لە سەرەتا باسم کرد دروستبوونی مرۆڤ پەیوەندی بە بۆ حاڵەتەوە هەیە لەبەرەوەی ئێمە ئەگەر بڕبڕی پشت وەرگین بە نمونە دەبینین خواردبوونێکی تێدایە ئەو خواردبوونە لە پشت بۆ پێشەوەیە پێی دەڵێن لۆردۆسس واتە تۆزێک ڕووی لە زگی مرۆڤە نەک ڕووی لە پشتی خواردبوونەوە کە واتە بۆشاتیەک هەیە لە پشتی مرۆڤ بۆیە باشتر وایە لە دانیشتنەکان یەکەم شت باسی کات بکەین بە هیچ جۆرێک نابێت هیچ جۆرە دانیشتنێک هەتا ئەگەر تەندروستت بێشت لە 30 خولەک ڕەت بدات لەسەر یەک نیفساعتێڕینی ڕۆبینە نیو ساعات دانیشتن دەبێت دواتر جوڵەیەک بکەی بەلایەنی کەم دووسێ دقەیەک ڕۆیشتنێک هەبێت بۆی ماسوولکەکانت هەمووی دووبارە شێوازی تەندروستی خۆیان وەرگرنەوە خوێنبەر و خوێنهێنەرەکان زیاتر ئیش بکەن و دواتر دەتوانێت ئەو کەسە کە کاری دانیشتنە دابنیشێتەوە چەندێک بێت ئەو هەستانە کوتمانیانی شتێکی تایبەت نییە بۆی بڵێن بتوانین بڵێن دقەیەک بێت یان 5 دقە بێت شتێکی تایبەتمەند بەڵام زانست دەڵێت لە ڕووی دانیشتنێکەوە کە لەسەر یەک 30 خولەک درێژترینیانە و دواتر باشترە 1 خولەک بۆ 2 خولەک هەڵسێت دواتر بێتەوە شوێنی خۆی بۆەوەی دابنیشێت و کارەکەی خۆی ئەنجام بدات کێشەکەی ئێمە ئێستا شێوازی دانیشتنەکەمانە ئەوەیان یەکەم ئەوی باسم کرد دووەمیان
شێوازی ئەو کورسیانەیە کە ئێمە لەسەری دادەنیشین بەڕاستی ئەو کورسیانە بە هیچ شێوەیەک کورسی ئێمە پێی دەڵێن کورسی تەندروستینی ناتوانێت زیاتر لە سی خولەکیش لەسەری دابنیشی و هەڵتا ئەگەر هەڵسی و دووبارە بێەوە دابنیشەوە بەتەکی تووشی کێشت دەکات لەبەرەوەی ئەو لاستیکەی تێیدایە ئەو ئیسفەنجە وا دەکات کە شێوازەکەت لە کلێژەوە زەختی لەسەر بێت فشاری لەسەر بێت و دواتر ئەگەر باسی بڵین شێوازی دانیشتنەکە بکەین لە پشتەوە دەبێت ئەو کورسیانەی تەندروستن ئێستا هەمووی کەوانەیەکی هەیە قەوسێکی هەیە ئەو قەوسا ئەو کەلێنەی پشتت دووبارە ئەوە دەکاتەوە دووبارە ڕاست دەکاتەوە باشە ئەسنکە باشە درستی ڕینشتین بەس بجار ڕێملتەین بێت تا بزڕم ژەم وازی کورسی بە خۆ باشترین کورسی کامانێ باشترین گۆڕینی دیکۆر گۆڕی بە تایبەتی بۆ ئێوێ بەڕێزوو بۆ ئەو کەسانەی کە کاری ئۆفیسیان هەیە باشترین شێوە ئەوەیە کە کورسیەکی تەندروست بکڕن بۆی لەسەری دابنیشن بۆی ڕۆژانە تەسیر لە بڕبڕەکانی پشت و لە بڵێن نەبێتە هۆکاری ئازاری پشت لەبەرەوەی ئێستا دێنە سەر ئەوە ئەگەر کورسیەکە تەندروست نەبوو یاخود ئەگەر دانیشتنەکە تەندروست نەبوو دەبێتەوە هۆکاری چی و بۆ ئازاری پشت دروست دەکات ئێمە وەکو باسم کرد لە بڕبڕی پشت ئەگەر بڕبڕەکان وەربگرین دیسکێک هەیە لە نێوانیان ئەو دیسکە جوڵەی بڕبڕەکان دیار دەکات ئەو دیسکە پێکاتووە لە چەند مادەیەک وەکو ئاو بۆ نمونە کۆلاجین و چەند ئەنزیمێک و کە وا دەکات چۆن مرۆڤ پیر دەبێت ئەوەش پیر بێت شێوازی ناتەندروستی دانیشتن وا دەکات ئەو دیسکە زووتر پیر بێت هەر بەخۆی یەکێکە کە پێ دەڵێن دیهایدرێتت دیسک بۆ نمونە ئەگەر یەکێک لە کێشەکان وەرگین واتە وشکبوونی دیسک یەکێکە لە هۆکارەکان کە وا دەکات پشتی مرۆڤ بەرەو پیری بچێت خۆی لە ڕووی تەمەەن هەر ڕوودەدات ئەو شتە بەڵام جیاوازە ئەگەر یەکێک دوای تەمەنی 65 ساڵی تووشی دیهایدرێشن بێت تووشی وشکبوونی دیسک بێت یان یەکێک لە 20 ساڵی بۆ نمونە 25 ساڵی تووشی وشکبوونی دیسک بێت هەرچەند ئەو دیسکە وشک بێت هەرچەندە ئەو دیسکە تووشی کێشە بێت هەرچەندە ئەو بڕبڕانەی پشت تووشی سەوەفان بن ئێسکی زیادیان لێ دروست بێت ئەوەندە فشار لەسەر دەمارەکان دروست دەکات وەکو باسم کرد دڕکەپەتە لە مێشکەوە بە ناو بڕبڕەکانی پشت دا دەڕواتە ناو تا کلێنجە دەڕوات و لە بینی هەموو بڕبڕەکانی پشت دوو دەماری لاوەکی دێنە دەرێ ئەو دەمارانە دەماری لاوەکی سەرەچین بۆ هەموو لەش دەڕۆن وا دەکەن کە ئازاری نەکتەنها پشت ئازاری لاقەکان و جومگەکان بۆ مرۆڤ دروست بکەن ئەگەر وەکو پشت بە نمونەیەک وەرگین و هەروەها دێنە سەر بڵین ئەژنۆکان باش ئەو کە هاتینە سەر ئەژنۆکان زیاتر باسیلەکەین بەڵام ئەگەر بەم شێوەیە بێت ئەوە لە 180 زیاتری ئێمە شێوازی دانیشتنمان دروست نییە شێوازی کارکردنمان دروست نییە وەستانمان دروست نییە وەکو باسمان کرد لە ڕووی تەکنۆلۆژیا بەهۆی ئیشەوە زیاتر و زیاتر قاڵ ئەبینۆلاکەوا بێت مەترسیەکە زۆرە لەسەرمان خۆی بۆیە یەکەم داتا کە مندام وتم لە سەرتاوە 175 هەموو خەڵک بەلایەنی کەم جارێک سەردانی پزیشک دەکەن بۆ پشتێشە باشە بە تایبەتی سەروی تەمەنی 55 ساڵیەوە لە بەرەوەی خۆی جونگەکە وەکو باسم وردە بەرەو پیربوون باشە ئەگەر وا بێت هەندێک شوێن هەیە لە ئەندامی مرۆڤە کە تووشی کێشەیەگە بێت دواتر دوای نەشتەرگەری دوای چارەسەروەرگرتن وەکو خۆی لێ دێتەوە ئومێدی ئەوەمان هەبێت کە ئەوەی تووشی پشت ئێشە بووە جونگە ئێشە بووە وەکو جاری جاران ئێسکی بگەڕێتەوە لە دوای ئەو بابەتە تۆزە قوڵە بەڕاستی لە ڕووی زانستیەوە لەبەرەوەی ئێمە پێش ئەوەی بین باسی ئەوە بکەین ئایا ئەو کەسانی کە تووشی ئازاری جونگە دەبنەوە وەکو خۆیان لێ دێتەوە دەبێت ئێمە سەرچاوی ئازار و سەرچاوی کێشەکە بزانین ئەگەر پشت وەگرین ئەژنۆ وەگرین بۆ نمونە سەوەفان کە کێشەیەکی زۆر باوە ئەو کەسانێک کە تووشی سەوەفان دەبن بە هیچ شێوەیەک تا ئێستا زانست نەگەیشتۆتە ئەو ڕادەیە کە بتوانێت ئەو سەوەفانەی کە لە لەشی مرۆڤ ڕوویداوە بە تایبەتی لە ئەژنۆکان ئەگەر وەرگرین بیگەڕێنێتەوە بۆ باری ئاسایی خۆی کە پێش سەوەفانەکە ڕوویداوە بەڵام چارەسەر هەیە دوا بڵێن تاخیرکردنی سەوەفان هەیە یاخود هەندێک کێشە هەن کە سەوەفان دەگاتە کێشەکانی بۆ نمونە دەگاتە ئەو کێشەیەکەی کەوا گەورە دەبێت و دەگاتە قۆناغی کۆتایی تەوەقوفکردنی هەیە تەوەقوفکردنی نیە بە هیچ شێوەیەک ئەگە سەوەفان وەرگین سەوەفانی ئەژنۆ بۆ نمونە ڕاگررتنی بە هیچ شێوەیەک نییە لەبەرەوەی سەوەفان بەشێکە لە تەمەنی مرۆڤ تەمەنی جونگەیە سەوەفان بە هیچ شێوەیەک ڕاگررتنێکی یەکجاری نییە
بەڵام ئێمە قۆناغمان هەیە ئەگەر سەوەفانی ئەژنۆ وەرگین ئێمە لە ڕووی زانستیەوە چوار قۆناغمان هەیە قۆناغی یەکەم دووەم سێەم چوارەم بە تەکید ئەگەر مرۆڤێک لە تەمەنی 40 ساڵی بێت قۆناغی یەکەم بێت یان 50 ساڵ بێت قۆناغی یەکەم بێت بە دڵنیاییەوە ئەو باشترە لەوەی کە 50 ساڵ بێت و بێتە لای پزیشک سەوەفانەکەی لە قۆناغی سێم بێت چونکە کۆنتترۆلکردنی ئەو کەسەی کە ئەوە با وەڵامی پرسیارەکەت بێت ناتوانین بیگەڕێنەوە حاڵەتی ئاسایی خۆی کە پێش سەوەفان ڕوو بدات و دواتر دێین ئایا ڕێگری لە سەوەفانکردن هەیە پێش توشببوونی یاننا ئەوەش دەکڕێنەوە چەند هۆکارێک و هۆکارەکان باز دەکەین بەڵام تاخیرکردنی سەوەفان هەیە بەڵێ ئێستا دەرمانی تایبەت هەن کە بەکاردێن بۆ کەمکردنەوە جگە لە دەرمانەکانیش ئێمە ڕێنمایی دەدەین بۆ نمونە ئەگەر وەکو سەوەفانی ئەژنۆ وەرگین ئێمە ڕێنمایی تایبەت دەدەینە نەخۆشەکان من دائیمەن پێنج شت هەیە بە نەخۆشەکانم دەڵێم دائیمەن پێیان دەڵێم کێشی لەشتان کەم بکەنەوە بۆی قورسایی لەسەر ئەژنەکان کەم ببتەوە دووەمیان زۆر ڕاوەستان بە پێوە و بە بێ جوڵە بە هیچ شێوەیەک نەکەن بۆ نمونە ئەگەر ئافرەتێک ڕۆژانە 2 سەعات کاری مەتبەخ و چێشت لێنان و ئەو شتە بکات باشتر وایە لە ماوەی ئەو دوو کات ژمێرە چەند جارێک وەکو باسمان کرد زیاتر ڕاوەستانیش بە هەمان شێوەی دانیشتن لە 30 خولەک زیاتر نەبێت لە هەمان بڵێن شێوەی ڕاوەستانەکە بچێت جوڵەیەک بکات ئیسراحەتێک بداتە ئەژنۆکانی بچێت دابنیشێت جوڵەیەک بە ئەژنۆکانی بکات دواتر بگەڕێتەوە سەرەوەی شێوازی دانیشتنی ئێمە پێی دەڵێن دانیشتنی چوار مەشقی کوردەواری خۆمان ئەو دانیشتنە دانیشتێکی زۆر خراپە بۆ ئەژنۆکان و بۆ پشت زۆر خراپە دەبێت دانیشتنمان ئێمە بۆ پشت دەبێت دائیمەن سەرینێک ئەو پشتەمان بۆ ئەو بۆشایی پشتمان بۆ سەر دووشەکێ بین دکتور بە هیچ هەر هەمان شتە باشترین دانیشتنی سەر کورسیە و پێدرێژکردن یاخود لە ئەرز بە شەرتێک بە مەرجێک کە شتێک لە پشتت هەبێت بۆ نمونە ئەگەر شێوازی دانیشتن لە تەوالێت وەرگین لە کۆمەڵگای ئێمە تەوالێتەکانمان هەمووی شێوازێکی تایبەتە کە ئێمە پێی دەڵێن تەوالێتی شەرقی باشتر وایە شێوازی دانیشتنەکە بێت کە تەوالێتی غەربیە ئەو شێوازەی تەوالێتی غەربیش ئێستا شتێکی تری بۆ ئیزافە کراوە جۆرە کورسیەک هەیە لە سەر پێیەکانت پێیەکی داوەیە سەر و پێیەکەی ترت درێژ دەکەی بۆ ئەوەی زەخت لەسەر پشتت نەمێنێت بە هیچ شێوەیەک چونکە وەکوتم ئەویش دانیشتنە زەخت لەسەر پشت دروست دەکات هەروەها ئەنجامدانی وەرزش ئەوە یەکێکە لە مەلەکردن دیارە لە وەرزشەکانە یەکێکە لە بەدڵنیایی مەلەکردن داتایەکی جیهانی هەیە بۆ ئەو کەسانەی کە لە نێوان 40 بۆ 6 ساڵن ئەمە داتایەکی جیهانیە من باوەڕ پێکراویشە 50 بۆ 70% ئازاری پشت کەم دەکاتەوە بۆ ئەو کەسانەی کە یەکەم جار سەردانی پزیشک دەکەن بۆ ئازاری پشت تەنها بە ئەنجامدانی مەلەکردن ئەگەر کاتەکە تاخیر بووە بۆ من 4-5 ساڵە ئازارەکەی هەیە ئەوە دەگەڕێتەوە بۆ دەستنیشانکردنی هۆکارەکە هۆکار تا هۆکار دەگۆڕێت بە دڵنیایی ئەگەر کەسێک بێت بە ئازاری پشت با ئێستا باسی ئەوە بکەین ئازاری پشت چەند زۆری هەیە بژی ڤیاز بمە سەروی پشت تقریبا نیڤە کۆلەشە مرۆڤیڤەت گرت بەڵێ گەلە جۆرە دەبێژی بنی پشتە مرۆڤیۆ تشت فقارت خۆر دەبێژی ڤۆڕۆ بابەتێکی بزانین ئەم چۆ بزانین کیش جهێ پشتە مرۆڤی ئەکە ئێشە ئەو خەتەرە دەوێت سەردانە دکتوری بڵێ بە شێوەیەکی گشتی پشت دەکرێتە سێ بەش بڵێن بڕبڕەکانی مل کە ئێمە سەروی پشتی پێ دەڵێن ناوەندی پشت و لەگەڵ خواروی پشت خواروی پشت ئەوەی باسم کرد لەو 75% خەڵک 80% لەو 75%یان خواروی پشتیان دێشێت ئەوجا 20%ەکەی تر دەگەڕێتەوە بۆ ناوەند و سەروی پشت کە بڕبڕەکانی ملە بەڵام ئێستا بەداخەوە ڕێژەکە زیادی کردووە لە بەرەوەی سەروی پشت ئێستا نەخۆشیەک هاتووە بە ناوی بۆ نمونە نەخۆشی ئازاری ملی لە نەتیجەی بەکارهێنانی مۆبایل هەر بە ئینگلیزیەکە پێی دەڵێن مۆبایل نێک سندرۆم واتە کێشەیەکە لە مل ڕوودەدات تایبەتمەندە بە بڵێن ئەمە پێی دەڵێن سەر شۆڕکردنەوە واتە کە سەرت زۆر شۆڕ دەکەیەوە دەبێتە هۆکارێک کە ئەو نیشتانەوەیە ئەو شۆڕکردنەوەی فشارێکی زۆر دەخاتە سەر بڕبڕەکانی پشت و وا دەکات کە بڕبڕەکانی مل ببوورە وا دەکات کە ئەو کەسە
بە بەردەوام ئازاری مل و شان و مل ئێمە لە کوردواری خۆمان دەڵێن شان و مڵم هەستایە و بەردەوام ئازارم هەیە ئەوە لە ڕووی زانستیەوە وایە بەڵێ ئەو کەسانایی کە زۆر ئیشیان لە کاری ئۆفیسە یاخود کاری کۆمپیوتەر دەکەن یاخود مۆبایل ئێستا بەڕاستی هۆکارێکی زۆر گەورەیە بۆ دروستبوونی ئەو جۆر ئازارە ئەگەر بینەوە سەر بابەتەکەی بەڕێزت وەکو باست کرد خواری پشت وەکو باسمان کرد لەو 75 لە سەی کە خەڵک تێدا دەناڵێنی 80 لە سەیان ئەو خواری پشتەیە کە ئازاری دەبێت بە شێوەیەکی گشتی ئازاری خواری پشت دەبێتە دوو بەش ئەو ئێمە بەشێکیان تایبەتە بە ئێمە بەشێکیان تایبەت نییە بە ئێمە ئەو بەشەی کە تایبەت نییە بە ئێمە بە کورتی باسی دەکەم پێی دەڵێن ئازاری پشتی کیمیاوی واتە لە نەتیجەی هۆکارێکەوە دێت کە جەستەیەکی تری لەش بەرپرسە لەو ئازارە خودی بڕبڕەکان بەرپرس نین وەکو ژانی گورچیلا وەکو ژانی بڵێن مەعیدا وەکو ئازاری زەردا و کە دەداتە ناوەندی پشت و خواری پشت ئەوانە هۆکارەکانی زۆرن من پسپۆڕێتی من نییە بۆیە ناچینە سەر بابەتەکە بە شێوەیەکی بڵێن درێژکرا و دەچینە سەر بابەتی دووەمیان کە پێی دەڵێن ئازاری پشتی میکانیکی ئازاری پشتی میکانیکی ئەو ئازارانەیە کە لە نەتیجەی بڕبڕە ماسوولکە و بەستەرەکانی پشت ڕوودەدات هۆکار زۆرن بۆی ئەو ئازارە دروست بێت وەکو باسمان کرد سەرەتا ئەو هۆکارانە تەمەنی مرۆڤ زیادبوونی کێشی لەشی مرۆڤ ستایلی ژیانی مرۆڤ ئەمانە هەموو هۆکاری سەرچین بۆەوەی زیاتر لە مرۆڤ ئازاری پشت ڕوو بدات ئێمە لە ناو مانجی ڕەمەزانین ئێستا دەمەوێت چەند ڕێنماییەک بەڕاستی بدەمە خەڵکی لەبەرەوەی بڵێن ڕەبتێک هەیە لە نێوان زیادبوونی ئازاری پشت لە مانگی ڕەمەزاندا بە تایبەتی لە نێو مسلمانان لەبەرەوەی خۆ دەزانی مانگی ڕەمەزان مانگی عیبادەتکردن و زیادکردنی نوێژە ئەگەر ڕۆژانە خەڵک 5 نوێژ بکات ڕەنگە لە مانگی ڕەمەزاندا شێوازی دانیشتنیان یاخۆت نوێشکردنیان زیاتر دەبێت ئەگەر دانیشتن وەرگین بۆ نمونە مانگی ڕەمەزان بەد من دڵنیام لەوەی کە وەکو پزیشک لەبەرەوەی ئێمە ڕۆژانە نەخۆش دەبینن دڵنیام لەوەی ڕۆژانە دانیشتنی خەڵک لە مانگی ڕەمەزاندا زیاتر دەبێت ئەو کەسانێک کە ڕەنگە کارێکیان هەیە بۆ نمونە 10 ساعاتە 12 ساعات ڕۆژانە کار دەکەن لە مانگی ڕەمەزاندا کەمی دەکەنەوە زیاتر ئەو بۆشاییان بە دانیشتن و بە هەیە بە عیبادەت پڕی دەکاتەوە هەیە بە دانیشتن هەیە بە تەماشاکردنی تیڤ پڕی دەکاتەوە ئەمە هەموو بە هەرچ شێوەیەک پڕ بکاتەوە خاڵە گرنگەکە ئەوەیە دانیشتن لە مانگی ڕەمەزاندا لە خەڵکی بە تایبەتی لە کۆمەلگای ئێمە زیاد دەکات خاڵی دووەمیان شێوازی ژیان ئەوەی باسمان کرد بڵێن زیادکردنی نوێژەکان من لایەنی ئاینی باز ناکەم بەڕاستی ئەوە کاری مامۆستا ئاینیەکانە بەڵام من وەکو پزیشک بە دڵنیایی دەتوانم بە مامۆستا ئاینیەکان بڵێن کە دەتوانن ئەوان ڕێنمایی ئاینی بۆ ئەو کەسانە دەربکەن کە شێوازی پێویستیان بە گۆڕینی شێوازی ژیانیانە و کێشەیەکیان هەیە لە پشتی و پزیشک بۆی داناون کە ئەو کەسانە ناتوانن زۆر چەماندنەوەی پشت بۆ نمونە ئەنجام بدەن خۆ دەزانی نوێشکردن ئەو بەتایبەتی لە ڕکوع و سوجود زەختێکی زۆر لەسەر پشت دروست دەکات من ناتوانم بە خەڵکی برێم هەموو خەڵکی بە دانیشتن نوێژ بکەن بەڵام ئەگەر لایەنێکی کەم ئەو کەسانە وەربگرین کە هۆکاری گەورەیان هەیە لە پشتیان دەتوانن بە هەماهەنگی لە نێوان پزیشکەکەی خۆی کە سەرپشتیاری حاڵەتەکەی دەکات لەگەڵ مامۆستایەکی ئاینی دەتوانێت فتوایەکی ئەوە وەرگێت کە دەتوان ئەو کەسانە لە ڕووی زانستی و لە ڕووی دنیەوە وخوا ئەو نوێژە قبول دەکات بۆی چونکە خەڵکی زۆر بەڕاستی من کە لە نۆڕنگە ڕۆژانە یاخود لە نەخۆشخانە حکومیەکان ڕۆژانە کە لە ڕاوێژکاریەکان نەخۆش دەبینین کە یەکەم شت پێیان دەڵێن شێوازی نوێشکردنت تۆزێک بگۆڕە ئەو زەختە ئەو فشارە ماوێ سەر لێرە من ئەوەم لەبیر نەچێت لەم مانگەیە بەو پێی کە زیاتر عیبادەت دەکرێت هەندێک خەڵکی هەر سەرەتای مانگە دەست پێکات کۆمەڵی موسەکینات ئازارشکێن ئەکرێت لە دەرمانخانەکان تا چەندێک ئەوانە دروستە کە بەبێ ڕاوێژی پزیشک بەڵام پێشتر ئازاری هەبووە هەر هەمان چارەسەر هەمان ئازارشکێنە هێنێتەوە بۆ ماڵەوە کەسێکی تریش کە ئازاری هەیە ئەیدا بە ئەویش بیخوات خۆی ئەوە کێشەیەکی زۆر باوە لە کۆمەلگای ئێمە لە دەرەوەی کۆمەلگای ئێمەش لە کۆمەلگای غەربیەکانیش ئەگەر
وەرگین لەوێن دەریژ ئێستا چەند دەرمانێک پەیدا بوونە بۆ نمونە ئەگەر وەرگین باوترینیان کە پێی دەڵێن پەنەدۆڵ واتە پاراستامۆل خەڵکی زۆر بەکار بدێنێت لە دەرەوەش بەبێ گەڕانەوە بۆ ڕاوێژکردن لەگەڵ پزیشکی خۆی بەڵام بەداخەوە ئەو کێشەیە ئەگەر لە دەرەوە یەک لە دەبێت لێرە ڕەنگە حەفت لە دەبێت بۆ نمونە ئەگەر وەرگین و خەڵکی لێرە زۆر بەڵێ ئەو قسە ڕاستە ئێمە دەبینین نەخۆشەکان کە دێنە لامان زۆریان کیسەیەک دەرمانی پێ و یان ئەوە تا کەسێک کە ڕاوێژی پێکردووە دەبینێت هیچ پەیوەندی بە لایەنی زانستیەوە پێون یان ئەوە تا ئێمە پێی دەڵێن لە نۆڕینگە لا کۆڵانەکان کە بەداخەوە ئێستا ئەوان بوونە هۆکارێک بۆ ئەوەی زیاتر خەڵکی ڕاوێژ بە پزیشک دەکەن ئێمە دەزانین کە ئەوانیش بوونیان باشە بۆ کۆمەلگا بەڵام دەستنیشانکردنی حاڵەتوانە خودی پزیشک دەبێت لێ بەرپرسیارە لە دەرمانەکە یاڵی مەساجەکەن و بەڵێ ئەوانەی کە مەساج دەکەن ئەوانەی کە دەرمان دەدەن ئەوانەی کە زۆر کەسەیە من خۆم بە حکمی ئەوەی ئێمە لە سندیکاش کە ئەو بابەتە کە بە دوواداچوونی بۆ دەکەین چکە خۆم لە سندیکام و چەند جاریش بە دوواداچوونمان بۆ چەندین شوێن کردووە بە هیچ شێوەیەک ئەو شوێنانە شوێنی پزیشکی نین ئەو کەسەی کە تێدا کار دەکات پزیشک نییە پسپۆر نییە لە بوارەی خۆی ناوی لە خۆی ناوە دکتۆر و خەڵکی باوەڕی پێکردووە لە ڕێگای سوۆشیال میدیاوە بەداخەوە کە ئێستا زەرەرێکی زۆری بۆ خەڵک هێناوەتە باوە بۆەوەی زیاتر ئەو خەڵکانە بگەن بەو جۆرە کەسانە کە بەداخەوە پسپۆڕێتی خۆیان نییە و ئەو جۆرە نەخۆشیانە بەڕێ دەکەن و وا دەکەن کە ئەو جۆرە نەخۆشانە بە کە بڵێن حاڵەتەکەیان بەرەو خراپتر دەڕوات یاخود کە ئیسیفادە ناکەن ئەو کاتە بۆ ئێمە گرینگە بەڕاستی کە لە نەخۆشەکەی دەبات و اینجا دواتر دەگەڕێتە بۆ ئەوەی ڕاوێژ بە پزیشکی دکتۆرمە بەحسە ڕێنوشتنی کرد بێجارەز بەحسێ هەر گرێدای پشتێ نوستنی چونکی یا باشترین نوستن ئەوە مرۆڤ 7-8 ساعتەوە بنوێت گەلە جۆرەژی دێنەوی دێ ڕۆبیەڤەش خەو پشتۆتە گەلەکۆ تێشت باشترین شێوازێ نوستنی مرۆڤ سەر چڕەخی بنوە سەر پشتێ سەر ڕاستە چەپێ و چۆ یعنی سەر چ جوورە دووشەکێکی مرۆڤ بنوێت بەڵێ شێوازی نووسن یەکەم شت دێنە سەر کاتی نووسن کاتی نووسن ئەویش گرینگە بۆ ئیسراحەتدانی ماسوولکەکان بە تاکید ئێمە ئەگەر بە تەمەن وەرگین لە خواروی تەمەنی 10 ساڵ پێویستیان بەوەی ڕۆژانە بەلایەنی کەم 10 بۆ 12 کاتژمێر بنون لە تەمەنی 3 ساڵ بەرەو خوارەوە زیاتر لە 12 کاتژمێر پێویستیان با خەوتنە لە تەمەنی 10 ساڵ بەرەو سەرەوە تاوەکو 14 ساڵ پێویستیان بە 10 کاتژمێر بەرەو 10 کاتژمێر بڵێن نزیکەی 10 کاتژمێر خەوتن هەیە ئەوانەی 14 ساڵ بۆ 18 ساڵ پێویستیان بەلایەنی کەم بۆ خوار 10 کاتژمێر واتە 9 کاتژمێر ئەگەر وەرگین بە ئەوە لە سەروی 18 ساڵ کە ئێمە لە ڕووی پزیشکەوە پێیان دەڵێن ئەدەڵت واتە کەسێک کە لە ڕووی جستەییەوە ئێستا گەیشتە قۆناغێک کە گەنج بووە پێویستی بەلایەنی کەم بە 8 کاتژمێر خەوتن هەیە و هەندێک داتا هەن دەڵێن بەلایەنی کەم دەبێت 6 کاتژمێر کەمتر نەبێت مەرجنیە لە 8 کاتژمێر بێت بەڵام لە نێوان 6 بۆ 8 کاتژمێر بەلایەنی کەم دەبێت ئەو کەسە بخەوێت بەڵام ئەوەی باوە لە جیهان ئێستا وەکو داتایستان دەروەگرین 8 کاتژمێر ڕۆژانە پێویستمان بە نووسن هەیە بۆەوەی ماسوولکەکانمان هەموو ئەو بڵێن وزەیەی کە بەخشیوێتی وەریگرێتەوە لە ڕێی ئەو ئەنزیمات و لە ڕێی ئەو هۆرمۆناتی کە لە لەشی مرۆڤدا بە شێوەیەکی تەندروست و زانستی دەسوڕێنەوە دووەمیان دێنە سەر شێوازی نووسن شێوازی نووسن ئێمە لە ڕووی دینیەوە باس ناکەین کە خەڵکی زۆر لێرە باس لەوە دەکات کە سنەتە و دەبێت لە سەر ڕاستە بێت ئەوە بابەتێکی دینیە ئێمە باسی لێوە ناکەین بەڵام لە ڕووی زانستیەوە باس لەوە دەکەین ئەو کەسانەی کە لەسەر بڵێن سک دەنون زیاتر ئەو کەسانن کە ئازاری پشتیان زیاتر دەبێت لەبەرەوەی زۆر لەو کەسانە کە لەسەر سک دەنون ئەو کەوانەی پشتیان زەختێکی دەکەوتە سەری ئەو کەسانی کەس لەسەر پشت دەنون باشتر وایە سەرینێکی زۆر بڵند نەبێت زۆر نوێش نەبێت سەرینێکی وەسەد بخەنە ناوەندی پشتیان یاخود ئێستا بڵێن دۆشەکی تەندروست هاتووە دەتوانن سوود لەو دۆشەکانە وەرگن
ئەو دۆشەکانە مادەیەکی تایبەتیان هەیە پۆلیستەرە هەیە ئێستا مادەی نوێتری وەکو جەلاتینی ئەوە تێدایە نە زۆر توندا نە زۆرەوەی شێوازی لەش دووەردەگرێت لە کاتی نووسن دەتوانن سوود لەوە بگرن تەمان ئەوانش زۆری زۆرە من ناتوانم بزانم چ جۆرێک باشە خەڵک دەتوانانی بەخۆی هەڵی بژێرێت لەبەرەوەی هەموو شتێک ئێستا باش و خراپی تێدا بەڵام بە شێوەی زانستی ئەوانەی لە ڕووی پشت دەنون باشتر وایە سەرینێک بخەنن پشت ئەژنۆکانیان و پشت ئەو کەوانەی پشتیان ئەو کەسانەی کە لەسەر تەنیش دەنون باشتر وایە سەرینێکی درێژ لە ناوەندی ڕانیانەوە تا ناوەندی لاقییان دابنێن بۆی ئەو بڵێن ئەو لاقانەیان جووت نەبێت ئاوات تۆزەک بۆشایی هەبێت بۆی فشار لەسەر کلێنجە و فشار لەسەر بڕبڕەکانی پشت کەمکەنەوە کەواتە ئەمە شێوازی نووسنێکی تەندروستە زۆر باشە هەندێک جار ماسوولکەکان ئەبنەهۆی ئەوەی کە ئێمە هەست بکەین پشت ئێشەمان هەیە یاخود تەنها ئێسکەکەیە کە ئێشێت هیچ کات ماسوولکە پەیوەندی بەوەوە نەخێر ماسوولکە ڕۆڵێکی سەرەکی دەبینێت من دەمەوێت بەڕاستی ئەو خاڵە زۆر گرنگە تەرکیزی لەسەر بکەین لەبەرەوەی بۆچی دەڵێن بۆ نمونە ئەنجامی وەرزش بدەین یان کەسێک کە بۆ نمونە کێشی لەشی زۆرە کێشی لەشی کەم بکاتەوە ئەوانە هەمووی هۆکارن بۆ لاوازبوونی ماسوولکە کە لە نەتیجەی هەردوو ڕێگا دەبێت هەم بڵێن ماسوولکە لاوازی دەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی ئینزیلاقی پشت و کێشەی پشت و هەم کەسێک کە ئینزیلاقی پشتی دواتر بۆ دروست دەبێتە دووبارە هۆکارێک بۆ زیاتر لاوازبوونی ماسوولکە بە دڵنیایی ئەو کەسانەی کە ماسوولکە بە تایبەتی ماسوولکەی پشتیان یاخود کۆرمەسڵەکان ماسوولکەی سکیان بەهێزن زیاتر ئەو کەسانن کە کەمترین حاڵەتی ئازاری پشتیان توش دەبێت ئەنجامدانی وەرزش هۆکارێکی زۆر گرینگە دەبێتە هۆی بەهێزکردنی ماسوولکەکان بە تایبەتی ئەو کەسانەی کە بە شێوەیەکی تەندروست دووبارە تەرکیز لەسەوەی دەکەینەوە کە بە شێوەیەکی تەندروست وەرزش دەکەن لەبەرەوەی کەسان خەڵکانێکی زۆر هەن کە دەچن بۆ هۆڵەکانی وەرزش یاخود دەڵێن ئێمە وەرزشش دەکەین بەڵام لە کاتی وەرزش زیاتر ئازاری پشتمان توش بووە ئەوانە ئەو کەسانن کە نازانن یاخود لە ڕێی کەسێکی پرۆفیشناڵەوە خشتەیەکی وەرزشی تایبەتمەندیان بۆ دانەندراوە کە بتوانن بە شێوەیەکی ڕێکوپێک و تەندروست ئەو جۆرە وەرزشانە ئەنجام بدەن کە دەبنە هۆکاری بەهێزکردنی بڵێن ماسوولکەکان بە تایبەتی و هەرچەندە ماسوولکەکە بەهێز بێت ئەوەندە بڕبڕەکانی پشت خۆیان دەگرن و کەمتر تووشی ئینزیلاق و کەمتر تووشی کێشەی دیسک و بڕبڕەکان دەبێت و کەمتر زەخت لەسەر ئەو دەماری دڕکەپەتە و دەمارە لاوەکیەکان کە لە نێوان بڕبڕەکانی پشت دێنە دەرێ تووشی کێشە دەبن باشە دکتۆر شتێکی دیکە هەیە کە باوە لە ناو ئێمەیە ئەنجام ێدەین بەبێ کە بزانین ئەمە دروستە یان نادروستە تەقاندنی پەنجەکان ملتەقاندن یاخود پشت تەقاندن چەندێک ئەمە کاریگەری هەیە دروستە نادروستە ئایا باشە ئەنجامی دەین داتایەکی بڵێن زۆر بڵێن وازح نییە لەسەر مەسەلەی تەقاندنی جومگەکان بەڵام بە شێوەیەکی زانستی تەقاندنی جومگەکان بە شێوەیەکی ناڕاستە و خۆ دەبێتە هۆکارێک بۆ زەرەربەندی لەسەر یاخود پێگەیاندنی زەرەر بە کڕکڕاگەکانی هەموو جومگەکان بۆیە باشتر وایە خەڵکی دوورکەونەوە لەو عادەتە بە تایبەتی ئەو کەسانەی کە جومگەکانی دەستوانە بە هیچ شێوەیەک باشتر وایە دوورکەونەوە لەی جومگەکانی بڕبڕەی پشتوانە شێوازی تەندروست هەن بۆ ڕاکێشانی جومگە تەقاندن بڵێ هەندێک شێوازی تەندروست هەن بەڵام دەبێت لە ڕێگای کەسی پرۆفشناڵەوە بێت بەڵام بە هیچ شێوەیەک ئەو تەقاندنی جومگە و ئەو شێوازەی کە ئێمە ڕۆژانە لە نێو خەڵکی خۆماندا دەیبینین بە هیچ شێوەیەک تەندروست نییە و باشترە خەڵکی لێ دوورکەونەوە لە ڕێی کەسانێک کە پرۆفشناڵن ئەو کارە ئەنجام بدەن بەشێک لە چارەسەری سروشتی پەیدا بووە لە هەموو دنیا نەک بەس بڵێن لێرە لە ڕێگای تەقاندنی جومگەکان یاخود لە ڕێگای ڕاکێشان و بەهێزکردنی ماسوولکەکان بە چارەسەری سروشتی ئەنجامی دەن بۆ ئەو کەسانەی کە
چارەسەری بڵێن یاخود پێویستیان بە چارەسەری ئازاری درێژخایانی پشت و جونگەکان هەیە بەڵام دەبێت لە ڕێی کەسانی پرۆفشنناڵەوە بێت بە دڵنیایەوە بۆیە من داوا دەکەم لە هاوڵاتیان کە دوورکەونەوە لە جۆرەعاتتە چکە دڵنیام لە ڕێی بەڕوویەکی و بە شێوەیەکی زانستی ئەنجامی نادەین. دەست خۆش دکتۆر طبعا ئەم هەن گەشتین بەحسێ پشتی پێنچین گەلە گرنگ بیت چوک هەر مۆنەت ناوڕۆژە ئیشڵە بۆ شەفەکە بێتم بەحسێ نەخۆشی دکتۆر ئەما شێوانی نەفشەوە دیالمە دەمێ خودش فەڕازی بێت خودی خێرا بنووسێت هەر تەندروست باش بن. زۆر سپاس. زۆر سپاس دەکەی. بەڵێ. زۆر باشە. ئێمە لە کۆتایی بەرنامەکەمان هیوای ئەوەتان بۆ ئەخوازیین کە هەمیشە تەندروست باش بن و ئەو ڕێنمایانەی کە ئێمە ئامانجمان لێتی لێرە پسپۆران ئەهێنی بۆی کە دەزانین ئێوە شەوانی پارشە و بەخەبەرن و باشترین سوود لە ڕێنمایەکان وەربگرن بۆی کە تەندروستێکی باشتانە بێت تەندروستێکی باشتانە بێ خۆشبەختتر و خۆشگوزەرانتر دەبن لەگەڵ ئەوە شاوانی کە ئامانجیان عیبادەتی باش ئەتوان عیبادەتێکی باشیش بکەن لە شێکی ساغەوە و مەژیش بیر نەکەن ئادەمە بێت مەژی بینین خودش و هەمی ڕازی بێت شڵ هەر تەندروست باش بن و پۆشی بۆ خێر و بەرەکەت و سەحەت بێت سبۆهیژی خوددا حەسن شەوێت دیسا پۆشی بەکانی دەست بێت.